غربتی بیوارا و پرچی رود هواری کرد نای مجر داری صدارا جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا شار و شقام هوارکن کجی خواهی ترور مکن امرو لکولانی همو شارک کجی کی خواهو پلکا کن جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا چه بسر گفتا نادین نان دادین جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا جینو جیان جاندوا دنگی برزی را پرین هیوای شورشی یکسانی ها جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا جینا شهیدیم جارا فرش برین بو توری زمان پر لقین بو لدارستان فرش برین بو توری زمان پر لقین بو جینا چلی در برو بو لگل تورا برو رو بو جینا چلی در برو بو لگل تورا برو رو بو چاود شفولك وطاري الكشوركيتو دستي قلان داقري جيهان يكينوس ينا وتاسار في فرشت بو بمشقال لدايك ويلاني رقيب في روزي قل قيشتا دماوند لسركلي شاخو جياني اشتماني سخيكي خو رويداد لكردستان روحي فقوليتوي بربو هلو كانم زاروجت بيروز بجناي كردستان كوشي بفرد باخر توالي
وایەتی ژێر و ژوور بێت و ئێمەی ژێردەستی سەروار بێت کۆی لە زنجیر دەفرێنێ حزبی وشیاری ڕابەری بۆ ئازادی بەرابەری حکوومەتی کارگەری بۆ ئازادی بەرابەری حکوومەتی کارگەری کارخانە وچی ئامرازە سەرچاوی خێر و خۆشیە تا لە چنگی سوود پەرستی تاڵان کرد بێ فایدەی چیە بە دەست کۆتاکەین تاڵان کەرە نەمووی بێ بە مڵکی هەمووان ئازاد و بەرابەر بێژین بەختەوەر بێنەوەی ئینسان کۆی لە زنجیر دەبترێنێ حزبی وشیاری ڕابەری بۆ ئازادی بەرابەری حکوومەتی کارگەری بۆ ئازادی بەرابەری حکوومەتی کارگەری زنجیری هەزاران ساڵە دەپچڕێ و حوکمی بەتاڵە ڕۆژێکی وا لە مێژوودا نەورۆزی نوێ و سەری ساڵە وا هەڵدێ ڕۆژی چەوساوەکان دەبن بەرابەری جیهان هەتاوی گەشتە تا هەتا تیشک دەوێژێ بۆ ئینسان بەڵێ سڵاتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین کە جارێکی تر ڕاستەوخۆ لە خزمەتتان داین ئەمڕۆ پێنجشەممە 28 مانگی ڕازبەری 1401 هەتاویە 34مین ڕۆژی خۆپیشاندان و ناڕەزاتی لە ئێران تێپەڕ بوو هەروەک ئاگادارن ئێمە هەموو شوێ ڕاستەوخۆ لە خزمەتتان داین بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکان سەبارەت بە بارودۆخی ئێستای ئێران ئاگادارن ئەم شۆڕشە شکۆدارە ڕۆژانە ڕواڵە توولانی ئەلهام بەخش بەخۆیەوە دەگرێت بنیادی ستاری بەشتی ویددیوەیەکی لە گەوهەر بێشتی دایکی کرێکاری گیانبەخت کرد و سەتار بێشتی بڵاو کردەوە کە تێیدا ئەم ئینسانە مەسنە بووێرە سەرپۆش لەسەر دەکاتەوە بەڵێ دوای 80 ساڵ بۆ ئەم دینەی کە دەیەوێ خەڵک بژێ سەرپۆش لەسرم لادەم کردەوەی شۆڕشگەڕانەی گەوەربێشتی بەشێکە لە ڕووسەری سووتاندن ڕووسەری بادان ئامادەبوون بە بەبێ ڕووسەری کچانی گەنج و ژنان لە خۆپیشاندان و ڕێپێوانەکەدا کۆمەڵێک جوڵەی شۆڕشگەڕانە کە نیشانەی گەشە و هەڵکشانی ئاستی خەبات و خۆراگری بەردەوامی 40 چەند ساڵەی ژنان و پیاوانی ئازادی خوازی ئێران دژ بە حیجابی ئیسلامی و زۆرم لێ هەندێک جار لە خاوەنڕایان لەسەر ئەو بڕوایان کە حیجابی ئیسلامی لەباری ئیدئۆلۆژیکەوە کۆڵەکە و ستونی خێوەتی کۆمەڵ ئیسلامی و کەوایە هەڵوەشاندنەوەی ناممکنە بەواتای ڕوخانی ڕەژیمە ئەم بۆ چوونە لە بەیانات فتووە تەفسیر و هەڵوێستی ڕێبەرانی مەسەبی و حکوومەتی لە سەرویانەوە خومینی و خامنەی و بوونی یاسای سزادانی ئیسلامیەوە سەرچاوی گرتووە خومینی وتوێتی ژنی موسڵمان دەبێ حیجابی هەبێ خامنەیش جەختی کردوتەوە کە حیجاب واجبی شەرعیە ئاگادارن کە ئێمە هەموو شەوێک لەسەر ئەم بارودۆخی ئێستای ئێران راپۆرت و هەواڵەکان ڕۆماڵ دەکەین ئەم شەو چەند میوانمان هەیە هەر ئێستاش 2 میوانی بەڕێز خاتوو ئەوین مستەفا زادە توێژەری کۆمەڵایەتی و خاتوو شیوا مەحبوبی وتەبێژی کمیتەی مبارزە بۆ ئازادی زیندانیانی سیاسی و چالاکوانی
مافی ژنان ڕاستەوخۆ لە خزمەتیان هاوڕێن ئەم کاتتان باش زۆر سپاس بۆ ئەوەی کە بەشداری ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵ سڵاوتان لەبێ و کاتێوەش باش من ئیسلامەکەم لێوە و لە بینەرانتان بەڵێ زۆر سپاس خاتو ئەوین بە بینە لای بەڕێستان ئاگادارن کە چەخماخەی ئەم ئاخێزە بە کوشتنی مەرگی ژینای جوانە مەرگەوە لە کوردستان واتە دواتر سەراسەری ئێرانی گرتەوە زۆر بەشداری ژنان بەرچاو بووە یعنی وات بەواتایك دەتوانین بڵین پێشەنگی ئەم ناڕەزایەتیانە ئەم خۆپیشاندانە ژنان بووە هۆکاری چییە ئەگەر دەکرێت پێمان بڵێ ئایا ئاڵوگۆڕی کولتوری و کۆمەڵایەتی بەسەردا هاتووە واژنانی بەو شێوە بەرینە کێشاوەتەوە ناو ئەم شۆڕشە دیارە ئەگەر باسی ئەم لایەنەی بکەم ئێمە ئەبینین هەر لە سەرەتایی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە کاتێک کە خۆپێشاندان لە 8 مارسدا بە دژی حیجابی زۆرە ملیت یعنی دەستی پێکرد لە کوردستانەوە و لەگەڵ تاران هاوڕا بوو یعنی لە کوردستانەوە دەستی پێکرد کە ژنان هاتنە سەر شەقام و بەشێکی زۆریان ینی شەقامەکانیان پڕکرد کە نایەن بە حیجابی زۆرە ملوێ کرد و ئەگەر لە 43 ساڵی ڕابردوو کە لەگەڵ تەمەنی کۆماری ئیسلامی کە دەبێتە حەسری مۆدێرنێمە چاوی لێ بکەین ژنانمان لە مەیدانە جۆرا و جۆرەکان بە تایبەتیش لە کوردستان بۆ مبارزاتی مەدەنی بۆ مبارزاتی سیاسی و بۆ مبارزاتی جۆرا و جۆر بینی و ئێمە هەر لە ژنانی پێشمەرگەمان هەیە لە مبارزاتی سیاسی تا ئەوەی کە ئەو مبارزاتێک کە لە کوردستان هەبوو ژنان لە کۆچی تاریخی یا مێژووی مەریوان و لە زۆربەی ئەو حرەکەتانەی کە لە شارەکانی سنەوە بە تایبەتی مەریوان و لە شارەکانی دیکە هەبوو ژنان ڕۆڵێکی زۆر بەرچاویان هەبووە لە ساڵانی ڕابردووشدا دەبینین ئەو جامعە مەدەنیە کە لە کوردستاندا بوونی هەبوو ژنان ڕۆڵێکی زۆر بەرچاویان تێدا بینی لە چالاکی ژینگە پارێزی لە چالاکی زمانی کوردی و لە زۆر ئەبعادی دیکە کە ژنان هاتنە دەرەوە لە ماڵەکانیان هاتنە مەیدانەکان بەوەی کە خوێندنیان دەست پێ کردووە دەتوانم بڵم لە بواری جۆرا و جۆردا حتا و ژنانێک کە لە ماڵەکاندا بوون و بە جۆرێک ممارستەی زۆرێک لە ئازادی و ئەو احترازاتانەی کە بەنسبەت زۆر ئەو شتانێک کە لە جامعەدا هەوان بوودان کرد ئێمە لە ساڵانی ڕابردوودا ژنانمان بینی کە بەدژی ینی ژن کوشتن لە کوردستان ئەسەن چهرەیەکی دیکەی هەبوو لە چاو هەموو ئێرانەوە دەهاتنە مەیدانەکان وەستە نەو قەتڵانان محکوم دەکرد ئەو ڕێپێوانانەی کە لە مەراسمی تەژێ جەنازا دانکردە ڕێپێوان یا خۆپێشاندانێک بە دژی ئەم حرەکەتانە ئەنی کوردستان نەتوانم بڵم ساڵانێکی زۆر ممارسەی ئەو شتانە کرد هەتا لە فەزای مەجازی دەمان بینی وە لە گفتوگۆکانی ناو بنەماڵەکان و تەنانەت ئەو مەسائلە ڕۆژانە و چووکانەی کە ژنان تێدا احترازیان دەکردوە خواستی ینی ئازادی خوازیان هەبوو ئێمە لە نێو ژنانی کوردستاندا زۆر بەرچاو دەمان بینی بە ڕۆژانە ئابدێت دەبەوە بە شکلی جۆرا و جۆر بۆیە بینیمان کاتێکیش کە تەرمی ژینای جوانە مەرگ گەڕاوە بۆ کوردستان ژنان تیاندا ئەوە ژنان بوون کە بەیانیە هاکی زۆر قەویان خوێندەوە ڕووسەرەکانیان فڕێدا لە سەریان و احترازاتێکی جۆرا و جۆریان کردوە ئەوەی کە بەشداری ژنان تێدا ینی پڕڕنگ بوو وای کرکاتەن بگوازرێتەوە بۆ هەموو ئێران و یەکێک لە دەلیلەکانیەوەی کە ئەم دەتوانین بڵین ئەم پیش ئینقلابە یا ئینقلابێک کە لە ئێران هەیە ئەوەیە کە ژنان ڕۆڵێکی زۆر بەرچاویان تێدا بینیوە کە تاکو ئێستا بەردەوامەوە دەبینین کە زۆربەی وڵاتانی جیهانیشدا چونکە مەسەلەیەکی ژنانە بوو بە ینی ئەتوانین بڵین تایبەت ژنان تێدا بەشدار نینە بەڵام جەوهەرێکی ژنانی هەیە زۆربەی کەسەکان لە وڵاتانی جۆرا و جۆری جیهاندا خۆیان لەگەڵ بینیەوە پشتیوانی و حمایەتیان لێ کرد و شکڵێکی دیکە ڕوتێکی دیکەسن لە مافی ژن لە حەقی ژنی هێناوە ینی بەڕووی هەموو جیهاندا کردەوە و لە کوردستانیشکە و لە هەموو ئێراندا دەبینین کە مبارزاتێکە جگەلەوەی کە چهرەیەکی سیاسی هەیە مبارزاتێکی ئیجتماعی مبارزاتێکی فەرهەنگی مبارزاتێکی مەدەنیە مبارزاتێکی سیاسیە ئەنی لانی جۆرا و جۆری هەیە و ڕۆڵی ژنانیش تێدا زۆر بەرچاوە دەتوانم بە کولی بڵام ژنان لە 43 ساڵی ڕابردوو بە تایبەتی لە کوردستان بە شکلی جۆرا و جۆر ممارسەی ئەوان کردو کە حەق خواز بن کە داخوازی حەق بکەن بە تایبەتی ئەوانەی کە ئەوەی کە ژنانی کورد هەمیشە لایانی سیاسی پشتەکان زۆر بۆ گرنگ بۆ وەکو تەنها لایەنێکی یاسایی یا لایەنێکی ئەوەی کە لە چوارچەوەی جمهوری ئیسلامیدا ڕێفۆرم بکرێت بەو جۆران نەبینەوە بۆیە زۆر بەجوانی لە پرسەکانیان ڕوانیوە و خوێندنەوەیەکی باشیان بۆ کردەوە ئەمڕۆ ئەنجامەکەشی دەبینین کە ئەم سەرهەڵدانە لە کوردستانەوە دەستی پێ کرد. بەڵێ خاتو شیوا مەحبوبی دێنە لای بەڕێستان
هەروەک لە سەرەتای قسەکانمدا باسم کرد باسی گەوەربێشتی کرا کە دوای 80 ساڵ تێپەڕ بووە لە تەمەنی حرەکەتێکی زۆر بوەیرانەی کردووە. سەرەتا لەسەر ئەوە ئەگەر قسەیەکتان هەیە دواتریش پێمان بڵێ ژنان چۆن بتوانن لە ئەگەری گۆڕانکاری لە دەسەڵاتی دوای کۆماری ئیسلامی خواستەکانیان بچەسبێنن. وەڵا تاوان منیش ئەو بێژم کە دیارە نەقشی ژنان لەم ئەسن پێم وایە ژنان لە ئەوەڵی انقلابۆ لە وەختەوە جمهوری ئیسلامی متاسفانە انقلابی دزی و هاتە سەرکار لە وەختەوە بە ئەشکالی مختلف ئێترازیان کردا چون ئەوشە لە نەزەراگرن ژنان بەخشێک گەورە لە جامعان وەختەوە قانون لەسەر کاردانێن کە بەخشێکی گەورەی لە جامعە بەلحاز حتا قانونی و سیستماتیک و موردی حملە قراران سەرکوب یەکەن تابانەوە خۆی ئەو جامعە تحت تأثیر قرارە دوای ئەویشە خودی ژنان لە خەرای وتم شاکەن حەقی ژن مستقل لەوەی کە ئێوە لە لەحاز تەبەقاتی و لە چ قشرێکۆن ئەوەی کە حتا لە هەر لەکوێی ئێرانە زندگیەکەن وەختێکە حکوومەتێک ئەو قانونە ئێرە وەژنان تحت ئابۆ جۆرە سەرکوبەکە تەبان مبارزە بۆ ڕەهایی ئەو ژنانە مبارزە بۆ حەقی ژن شتێکەوێ کە نەهادینە ئەبێ لە جامعە. من پێم وایە خود ئەگە تمشای کوردستان کەن تابانەمە هەلا ئەوڵۆ وەختێکە جمهوری ئیسلامی حملەی کرد ئێمە تمشای نەقشی ژنانمانە کرد نەقشی ژنانەبینن چ لە بە سوورەتی لە وەختێک لە تەشکیلاتهای مەخفیا بوون بە عنوان مەسئولینی ئەحزابی گەورە سازمانهای گەورە چ بە سوورەت پێشمەرگە لە هەر ئەوڵۆ نەقشیان بووە و من پێم وایە بعضەن خب طبعا شرایطی کوردستان فەرقەکە ولی وەختی تمشای هەرو ئەوالەی انقلابەکەن زمانەکە اعتراض بوو عەلەیهی حجاب ژنان لە شارەکانی تریش هاتنە دەرەوە بە یەک معنی مبارزە بۆ ڕەهایی ژن جۆرە متحد کننده ولی ژنان توانیانە لە ڕۆژی ئەوڵۆ بخاطر ئەوەی کەەوە ئێترازیان کردە من کلن لە ئێرانە ئێژم لە جێگەهای مختلفە ئێترازیان کردە توانیەتی وردە ئەو شتە لە جامعە جێگە بخات ئەو شتە لە جامعە جێگە بخات لە ئێرانە شاهدی ئەو نین کە پیا و عەلەیهی ژنە بۆ معنیەی کە لە کشوەرهای تر شاید تعریفیەکەن بۆ بۆنەوە پیا و ژن عەلەیهی جمهوری ئیسلامیە. من پێم وایە نەقشی ژنان زۆر لە ئێترازی خیابانی و لە ئێتراز بە حجاب لە ئێتراز بە جمهوری ئیسلامی وردە بوو بە ژنانێکی دەخەڵەتگە ژنانێکی ڕاهبەر هەمیشە ئەم ژنانەمان بووە ولی وردە ئێمەتم شاکەین لە ساڵی 1970 چۆن هاتن و ڕاهبەری تەظاهوراتەکانیانە کرد ئەم سریەت مشامان کرد بەواخە ژنان بوو کە هاتنە بەرەوە ئتفاقی نییە کە وەختێکە مەحسا ژینا متاسفانە بە قەتڵ ئەگەیە ئابۆ جۆرە جنبشی ژنان جنبش بۆ ڕەهایی ژنان جنبش عەلەیهی حجاب عەلەیهی جمهوری ئیسلامی ئابۆ جۆرە سەرێرێ بۆی کە ئەم جنبشە بە نەزەر من لە ئەوڵۆ بەخشێکی گەورە لە جنبشی سانەبوونی جمهوری ئیسلامی بووە ئەوەی کە لە دوای بەنظر من بۆیە پێژن انقلابی ژنانە انقلابێکە کە ژنان ڕاهبەرن بۆیە شعاری ژن ژیان ئازادی ئابۆ جۆرە جێگەی گرتە بۆ ئەوەی کە ئەگەر ژنان لە جامعەیەکە ئازاد بن یعنی و جامعە ئازادە بۆ بۆنەوە ئازادی حەقی زندگیەکی ئینسانی هەیە. بە نەزەر من لە دوای سەرنگونی جمهوری ئیسلامی و نەقشێکی زۆر گەورەیان هەیە من پێم وانە تبعیض عەلەیهی ژنان نابەرابەری ژنان لزومەن فقط بە سەرنگونی جمهوری ئیسلامی لەبین نەچێ ولی بە نەزەر من ژنان نەقشێکی زۆر عەزیمیان هەیە. من یەک نکتەش کەرەکمە ئیشارەکەم یەک خصوصیەتی مبارزەی کلن ژنان لە ئێرانە ئەوەیە کە فقط لە مورد مەسەلەی ژنان و نەزەر نان فعالیت ناکەن ئێمە زۆر کەسمانەیە کە لە مورد مەسەلەی محیطی زیست و لە مورد مەسائلی ترۆ لە جامعە خەریکن ئیسهارە نەزەرەکەن ڕاهبەریەکەن و بۆ بۆنەوە زۆر موقعیتێکی ویژەی هەیە ئێوەتان لە دوای سەرنگونی جمهوری ئیسلامی من پێم وایە وەختێکە تمشاکەن نەقشی ژنان ڕاهبەری ژنان لە انقلابە نەتەنها ئێران تحت تأثیر قرارە بەڵکو ژنان لە خاوەنیانە تحت تأثیر قرارە نەقشێکی فوق‌العادە زۆری هەیە. بەڵێ خاتوو ئەوێنی بەڕێز لە قسەکانی خاتوو شیواژدا هەبوو ئەم دەستپێکی ئەم ئاخێزە بە دروشمی ژنجیان ئازادی لێدرا ئەم دروشمان لە ئاستی ئێران و کوردستان تەنانەت نێونەتەوەی چۆتە سەرزاری هەموو ئازادی خوازانی دنیاوە. ئێوە بە بڕوای ئێوە پێتان وایە ئەم دروشمە کافی بێ بۆ ئەوەی کۆمەڵانی خەڵک لەم ئاخێزەدا سەرکەوتبوون؟
دیارە ئەو دروشمەی ژنجیان ئازادی دروشمی سەرەکی یان ناسێنەرەوەی ئەو خۆپێشاندانەوە ئینقلاب و جۆنبشە بۆ کەوە هەیە کە لە ئێران و لە کوردستان بەردەوامە، بەڵام زۆر دروشمی دیکەش هەنە کە خواست و مطالبەی خەڵکی تێدایە، بەڵام ئەم دروشمە بۆیە زۆر جێگای خۆی کرد چونکە زۆر لەگەڵ کۆماری ئیسلامی و ئەو سیاسەتانی کە کۆماری ئیسلامی بە ئاپارتایدی جنسیەتی لە 43 ساڵی ڕابردوودا دۆنباڵی کردو زۆر خۆی دەبینێتەوە، چونکە لە ئەساسدا جمهوری ئیسلامی دیکتاتۆریەتێکە کە وێڕای هەموو دیکتاتۆرانی دیکە کە تەمامیەت خواህ بوون کە سەرکوتکار بوون، دیکتاتۆرێکە کە ئیدیۆلۆژیەکی توندی مەسەبیشی هەیە، بۆیە ئەمە جیای کردوتەوە و بۆ چەسپاندنی ئەو ئیدیۆلۆژە توندە مەسهەبێ ئێمە دەبینین کە هەمیشە لە ژن وەکو ئەبزارێک استفادەی کردەوە، نەقشی ژنی جۆرێکی دیکە هەم لە چوارچێوەی وڵاتداوە هەم بۆ سیستمەکانی و هەم لە چوارچێوەی بنەماڵەدا تەحریف کردەوە. لە سەرەتاوە کە بینی ژنان لە ئینقلابدا ڕۆڵێکی زۆر بەرچاویان هەبوو، هات کۆنتترۆلی کردن، چونکە لەو نەقشی ژنانەوە لەو مبارزاتانان دەترسانەوە یەکەم شت کە کۆنتترۆلی کرد بە مەسەلەی حیجاب و دواترە و ئاموزە مەسهەبی و دیکتاتۆرانەی کە دەیدا بە کولی جامعە و بە تاکتاکی جامعە بۆەوەی کە لە نەزمێکی فکری و لە نەزمێکی ئیجتماعی دینیدا بتوانێت کولی جامعە کۆنتترۆل بکات. بۆیە ئێمە لەگەڵ ئەم جۆرە حکوومەتە تەرەفین و کاتێکە لەگەڵ ئەم جۆرە لە دیکتاتۆرە تەرەفین مەسەلەی ئێوە دروشمی ژن ژیان ئازادی کاتێککە ئەم حکوومەتێکی ئاپاردایتی ڕەگەزێ لە سەرەتاوە دروشمی یعنی وشەی ژن خۆی تێدا دەبینێتەوە و ژیانیش و ئازادیش ئێمە دەبینین کە جمهوری ئیسلامی لە سەرەتاوە هاتە سەرکار شعارایەکی زۆریدا کە هەموو ئەوانەی کە فەقیر و مستەضعەفن تێریان دەکات کە خانوو نەتەنها ئاو خانوو بەخۆڕایی دەبێ بەڵکو زۆر شتی دیکە بەخۆڕایی دەبێ و بە هەشتێکیان بۆ چادەکا، بەڵام لە کۆتاییدا بینیمان نەکتەنها هەموو ئازادیەکانی لە خەڵک گرت بەڵکو ژیانیشی لە خەڵک گرتووە. یعنی ئەمڕۆکانە ئەبینین کە مەسەلەی ژیانێکی ئینسانی و بەرپێ ئەو پێوەرە حقوق بەشەریانەی کە ئەمڕۆ هەموو تاکەکان لە دنیادا بە دوایدا دەگەڕێن و ئەو ئازادی شخصیانە و تاکە کەسانە هەمووی هەدەف قەرارداوە هیچی لەگەڵ ماهیەتی کۆماری ئیسلامی یەکتر نابینێتەوە. بۆیە ئەم دروشمەوە و شەکانی لە چوارچێوەی جمهوری ئیسلامی و لەگەڵ جمهوری ئیسلامی بە جۆرێک خۆی دیسەوە کە تاک بە تاکی خەڵکی ئێران و خەڵکی کوردستانیش دیسانەوە خۆی لەگەڵ دروشمەکە بینیەوە بۆی دروشمێکی کارگەر بوو، چونکە کۆماری ئیسلامی حکوومەتێکە کە دەیهەوێت لە ڕێگەی ژنەوە هەموو جامعە کۆنتترۆل کاوە ژیان و کەرامەت و حقوقی لە مرۆڤەکان ستاندۆ لە هەمان کاتێکیشدا دژی ئازادی هەموو جۆرە ئازادیەکان. بۆیە ئەم ژیانەیە ئەم جەهەنەمەی ئەمڕۆ بۆ خەڵکی دروست کردووە لە ئەنجامی ئەو ئیدیۆلۆژانە بۆ کە پەرەی پێداوە ئەم دروشمە زۆر بە ینی بە دروستی لەو چوارچێوەیەدا خۆی دەبینێتەوە و توانیوتی ئەوەندە کاریگەر بێ. ئەوە نەزەری منە. سپاس خاتوشیوە بە بڕوای ئێوە ڕۆڵی پیاوانی ئازادی خواست لە خەباتی یەکسانی بۆ ژنان و پیاوان لەم ئاخەزەدا چۆنتان بینیوە؟ بەڵێ تەبان ئازادی ژنان فقط بە ژنان نەف ناگەێنێت بەڵەواقع بۆ کولی جامعەیە. یعنی بەنەوع ئێوەگەت مشایکەن جمهوری ئیسلامی هەمیشە ژنی بە عنوان منشەی خراپی و فەساد و هەرچی شتە معرفی کردەوە، دوای ئەوە خۆ گەرێکی بووە بە جۆرێ دای پۆشێنە کە بێژێ مەسەلەن نازانم گوناح و حرام و ئالەم جۆرشتانە کە بە نەزەر من بەنەوەی تەوهیم بە پیاویش هەیە ئەگەر ئێوە لە نەزەریا بگرم. من پێم وایە زۆر مهمە ئێمە شاهدی ئەوەین کە دووبارە ژم شرایطی ئێران و نەبیژەیە شاهدی ئەوەین کە ئێمە زۆر کەسمانەیە کە پیاوە وەلێ بەخاتر دفاع لە حقوقی ژنانە لە زندانایە یا دەستگیرە کریە. ئەگەر لە بیرتان بێت چەنە بەن لەمە بوو وایە 2 ساڵە بەن لەمە بوو کە بە لیباسی کوردی تەوهینیان کرد و زۆر لە پیاوەکان لیباسی کوردیان کردە بەریار و هاتن ئێترازیان کرد بە جۆرێکە شرایط ئێران بە جۆرێکە کە هەر ئەو مبارزە بۆ ئازادی ژنانە بۆ ڕەهایی ژنانە ئێتراز بە حیجاب حتا لە ئەو دخترانی خیابانی انقلابمان بوو بڕێ لە پیاوەکان بە عنوان سمبۆلیک ڕووسەریان کردو و بەدانێ چێوە و ئێترازیانە کرد. یعنی منزورمەیە کە موفقیەتی جنبشە لەوەیە کە پیا و ژن بە یەک و مبارزەی بۆکە، چونکە ئازادی و جامعە هەرو ژن ژیان ئازادیە فقط نەفعی بۆ ژن نییە بەڵکو بۆ ئەو جامعەیە کە
حقوقێکی بەرابەری تیا هەیە دیارە کەرامەتی ئینسانی تایە دیارە بەرەو ئەوە ڕواکە بڕوە فەقر لەبین بووە بەرەو ئەوە ڕواکە بتوانێت تەبعیز لەبین بووە دوایشە لە تەرەفی وەختێ تمشاکەن نەسلەکان وەختێ تمشاکەن ئەم نەسلی جەدیدی جوانانە من منزورم پیاوەکانە زۆر فەرقەکە زۆر ئەسەن نەوەیەکتر تمشاکە بە حقوقی ژەنان و ئەمە زۆر جالبە بەخاطرۆ ئەم جوانانە لە تحتی حاکمیەتی جمهوری ئیسلامی بە دنیا هاتن کە ئەو حاکمیەتە مرتب خشونەت و جەنایەت عەلەیهی ژنان تەولید و باستەولی دەکا دەرەشی زۆر جالبە جوانانێکە تحتی حاکمیەت لەدایک بوون گەورە بوون بەو ئیدۆلۆژی و هەرچی ڕۆژە خوێندیانە بە گوێچکیانە وەلێ ئائیسە لە قەدەمی وەڵان وە خەریکن لەگەڵ ژنانە بۆ ئەوە مبارزەکەن بۆ بۆنەوە زۆر مهمە ئەوە لە نەزەراگرێن من یەک نەزەریش پێشم من پێم وانەیە من زۆر موافقی شعارێک جەدیدەن هاتوو پیا و میهن ئابادی شاید برێک موافقی بن من شخصا من پێم وایە زۆر کەس بە عنوان شاید تەلاشێکی مرد سالارانەی بینم ئەگەر ئەوە بێژم بۆ بۆنەوە ژن ژیان ئازادی بۆ معنیە نییە کە پیاو نابینین بۆ معنیە نییە کە ژن دێتە سەر کار پیاوە چەوسێنێتەوە معنی هەیە لە هەر جامعەیەکە هەروەکە وتم وەختێ ژن ئازاد بەرابەر بێ ئازاد بیانی و جامعە بەرابەرە دەنەتیجە مەزومێک زۆر مهمە ئەم شعارە معنی هەیە فەلسفەی هەیە تاریخی هەیە و جێگەی خۆی هەیە لەو جامعە چمانێکێ ولی خب طبعا هجم خوشبختانه شاهدی ئەوەی مثلا وەگەت مشاکن لە بەلوچستانە هەروە کەزانن ئەو کچێکی 15 ساڵە لە چابەهارە تەجاوزیان پێکرد ئێمە بەل لەوە کەم خەبەرە منعکس بێت و خەبەرمان بوو لەم شتە ولی خانەوادەکەی ئەیانوت کە بەخاتە ئابڕۆی کچەکەەوە ئایندەی ئێمە ناتوانین ئەمە چون نزانین بالاخره ئەو مناتقە مقدار محرومترە لە لەحاظ فەرهەنگی و مقدار متفاوتترە ولی بزانن ئەمە ئەترازی ژنانە ئەم ئێترازی ژنان عەلەیهی جمهوری ئیسلامی سووتانی حجاب چی کرد کە توانین حتا ئەویشە بێرێتە بەرەوە کە خەڵک دڵ و جورئەت پەیاکە بێن و ئێترازکەن نسبەت بەو قەزیە مەسەن هەرایسە بۆیە ژم زۆر مهمە ئەم ئێترازە سەراسەریە ئەم ئێترازە ژن و پیا و بە یەک و خەریکەیەکە مناڵ و گەورە و گشتی بە یەک و خەریکن عەلەیهی جمهوری ئیسلامی مبارزەکەن و خودی ئەمە ئێتحادێکی شاید بێژم نەنووسراوە کە لە تەواوی بەخشای ئێران وجودیە کە عەلەیهی جمهوری ئیسلامیە بەڵێ خاتوو ئەمینی بەڕێز پرسیارێکی ترمان هەیە بۆچی دەسەڵاتە ئیسلامیەکان بە تایبەت لە هێزی ژنانە ترسن ئێوە پێتان وایە ئیسلام و دواکەوتووی پێش بەر بە بزوتنەوەی ژنان بگرێت بەڵێ بە دڵنیایەوە ینی ئەو جۆرەی کە ئێمە بینیمانە لە زۆربەی وڵاتاندا یا پێوەرێک بۆەوەی کە وڵاتێکی پێشکەوتوو بە پێشکەوتوو بیناسینەوە بەوەی کە کەرامەتی مرۆڤایەتی تێدا پارێزراوە بەوەی کە ئازادی شخصی و ئازادی عمومیەکان تێدا پارێزراوە بەوەی کە وڵاتێکی کە دەڵێن وڵاتێکی پێشکەوتوو چاو لە ئاستی ژنانیان دەکەین بەوەی کە بزانین ئاستی ژنانیان لە بوارە جۆرا و جۆرەکاندا لە بواری ئازادی شخصی و لە سەطحی جامعەدا و ورود بە ئەو هەرسە گشتیانی کە لە ناو جامعەدا بۆ هەر تاکێک بوونی هەیە و بەستەر دەڕەخسێنێەوە سیاست گوزاری دەکا چاولەو دەکەین کە بزانین بە چۆ گەیشتەوە دواتر دەتوانین بڵین ئەم جامعەیەکە کە تێدا هەوڵ دەدا شکافی جنسی زۆر کەم کاتەوە تێدا هەوڵ دەدا کە بەرنامەهایەکی هەبێ بۆ توانامەند سازیکردنی ژنان بە پێوەی کە لە ڕاوتێکی مێژوویەدا سیستمی مەرجسالاری و ئەوەی کە جامعەکان تێپەڕیان کردو وای کردو کە ژنان لە گەشەکردنێکی مرۆڤیە ئەو فرسەتانێک کە پێویستە لە کۆمەڵگادا پێی بدرێ بە دەلایلی جۆرا و جۆر ینی بەرەو دواوە ڕۆشتەوە دەبێ ئەو فرسەتی پێ بدەنەوە بەرنامە ڕیزی بە بکەن بەوەی کە وڵاتەکان بە وڵاتێکی پێشکەوتوو بناسرێتەوە بەڵام ئێمە چاو لە کۆماری ئیسلامی دەکەین کە کۆماری ئیسلامی ئەو شتەی تێدانێت چونکە لە ئەساسدا کۆماری ئیسلامی لە دواکەوتووی ینی ئەوەی دەڵێن ئێرتزاق دەکایە ینی تێر نابێت لە دواکەوتووی چونکە تەنها دواکەوتوویە یا ئەوەی کە سیستمێکی ئیدیۆلۆژی توندی مەسەبی کومەک بەمانەوەی کۆماری ئیسلامی دەکا بۆیە لەسەر مەسەلەی ژنیش بۆیە لەسەر ئازادیەکانی ژنیش ئەوەی کە پێی دەڵا یعنی ئەو ئازادی غەربیانە یا ئولگوی ژنی غەربی پێدەڵا زۆر پافشاری دەکا هەر لە سەرەتای دامەزرانیەوە هات بە سیاسەتایەکی جۆرا و جۆر کە خۆی بە سیاسەتی فەرهەنگی دادەنێت دەیان نەهادی بۆ دروستکرد لە ناوەندە ئەمنیەتەکان تا نەهادە فەرهەنگیەکان تا ئەمرێ بێ مەحروف و نەهی ئەزمون کرد تا گەشتی ئێرشاد و دەیان نەهادی دیکە کە لەو سیستمەدا چ ژنانێک ئەتوانن حتا گەر بە سەطحی باڵا و سیاست بگەنەوەی کە بە سنە ناو مەجلیسی کۆماری ئیسلامیە بە سەطحێک لە بەڕێوەبەری فەرماندەهی و شارەکان و یا سەطحی
وەزحێکی دیکە حتا لە شۆڕای شارەکان بکەن دەبێت لەگەڵەوە ئۆلگویی جمهوری ئیسلامی خۆ ببینێتەوە بۆیە تەنها بۆ ئۆلگویی جمهوری ئیسلامی کە خۆی تحریفی کردەوە بەرامبەر بە هەموو ینی ئەو ئۆلگانەنە کە لە سەردەمی مۆدێرندا و لە حەسری مۆدێرندا وڵاتان هەوڵی دەدەن کە ینی پێگەی مرۆڤ بەرزکەونەوە تێدا کەرامەتی مرۆڤایەتی بەرزکەنەوە تەنانەت ئێستا بەحسیەوە دەکرێت کە مەسەلا ڕەگەزی پیا و ژنەوەندە تاکیدی لەسەر نەکرێ مەسەلە جێندەرە یا کۆمەڵێک بەحسی دیکە کە لە دنیادا هاتوون تە ئاراوە جمهوری ئیسلامی لەگەڵ هەموو ئەمانە نامەوەی چونکە لە ئەساسدا دواکەوتووی کۆمەک بە کۆماری ئیسلامی دەکات بۆیە هەمیشە هەوڵی بە دواکەوتووی هێشتنەوەی جامعەشی داوە ئێمە دەبینین تەنانەت نەتەوەی کورد کە لە سەرەتاو لەگەڵ جمهوری ئیسلامی و مخالفت بوو ینی ئەمڕۆکانە بەدەیان سیاست کە لە کوردستان پیادەی کردو لە سیاستی اقتصادیەوە لە ئیجتیماعیەوە هەوڵی داوە کە کوردستان بە دواکەوتووی بهێڵێتەوە بەو نیگاها ئەمنیەتێک کە هەیە بەو نیگاها ئەمنیەتێک کە بە حیزبەکانی کوردستان و خەڵکی کوردستان و جامعەی مەدەنی کوردستانی هەیە کە دەبینین سەرکوتەکان و دەستگای سەرکوتیش لە کوردستاندا چۆن عمل دەکات بۆیە ئەمە بۆ ژنان چەند بەرابەر خۆی دەبینێتەوەی مەسەن دەبینین کە جمهوری ئیسلامی ئەگەر لە چوارچەوەی ئێرانجا هەموو مرۆڤێک زوڵمی لێ دەکرێت ئیتر بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگەز بەڵام ئەمە بۆ ژنان دوو قات دەبێتەوە دیسانەگەر بێت بۆ ژنێکی مەسەلەم کورد سێ قات دەبێتەوە گەر بێ مەسەبێکی دیکەی وەکو یارسانی هەبێ دیسان چەند قاترەوە چەند قاتر دەبێتەوە وەستەمێکی مزاحفی لێ دەکرێت چونکە لە ئەساسدا ناتوانێت ماهیەتی ئەوەی نییە کە بەرەو پێشکەوتووی بڕواکە بەرەو ئەو دنیای مۆدێرنە بڕواکە ئەمڕۆ خەڵکی ئێران لی تێگەیشتەوە کە ئەمڕۆ خەڵکی ئێران بەڕاستی لە سیاسەتەکانی جمهوری ئیسلامی وەلەو فەقر و بەدبەختی و لەهمەوە کردنی دەنگ و کوشت و کوشتارێک کە دروستی کردو وەزاڵە هاتوونە وەسەن خۆیان لەگەڵ جمهوری ئیسلامی نبینەوە سن نامۆنە ئەسن دەرکی ناکەن کە ئەمانە کێنە کۆمەڵێک ئاخوند ئەو وڵاتە بەڕێوە دەبن بۆیە زۆر لەگەڵ دواکەوتوویەوە ژنان ئەتوانن زۆر ینی پێشەنگ بن لە جامعەکاندا ئەمە لەبەر ئەوەیە کە ژنان زۆرتر سەرکوب کراون کاتێک کە گروهێک زۆرتر سەرکوت دەکرێت وەکو گروهی گەورەی ژنان لە جامعەیەکدا کاتێک کە ئەو گروهە دێنە پێشەوە کاتێک کە ئەو گروهە دەیان هەوێ هەزینە بدەن ئەنی ئەوەی کە لەگەڵەوەی کە چەند قات سەرکوب دەکرێن لەگەڵەوەی کە ممانەحەتی زۆریان بۆ دروست دەکرێت مەحدودیەتیان بۆ دروست دەکرێنی پەراوێز خراوەی و حاشیەیان بۆ دروست دەکرێت کاتێک کە ئەوانە دێنە پێشی ئەمە جورئەت لە نێو جامعە تەزریق دەکات ئەمە ئیتر یعنی جوابێکی دەندان شکەنە بەو سیستمە کە تۆ ئەم گروپە گەورەیەت بە 1001 دلیل و بە سیاستایەکی مختلف سەرکوت کردو بەڵام ئەوڕۆ ئەم لە پێشەیە بۆیە ئەمە بۆ کۆمەلگا ئەتوانێت زۆر گرنگ بێەوە ئەمڕۆ کۆمەلگای ئێران بەگشتی لەوە گەیشتۆ کە مەسەلەی ژن مەسەلەیەکی تەنها ژنانە بەڵکو پەیوەندی بە تاکتاکی جامعەی هەیەوە گەر جامعەکەیان تێدا مەسەلەی ژنوە و ئازادیانەوە پرسی ژن پێشکەوی بەدڵنیایە و جامعەیەکی زۆر پێشکەوتویان دەبێەوە لە بوارەکانی دیکەشەوە لە بواری اقتصادیەوە لە بواری سیاسیەوە دەتوانن جامعەیەکی پێشکەوتویانە بێ خەڵکی ئێران ئەمڕۆ بە زۆرینەی بەو نەتیجەیە گەیشتە بۆیەش کاتێک کە ژنان ئەومۆ هەزینەی کە بۆیان هەیە دێنە شەقامەکان و بەم شێوە بەرخۆردان دەکەن ئێمە تەلەنگۆرێک بە جامعە وارد دەکات و جامعە زۆر خۆی دەگەڵ دەبینێتەوە ئێمە ئەمەمان لەو سەرهەڵدانە دوایی کوردستان و ئێراندا بە گشتی بینی و ژنان بۆیە مێنی ڕۆڵی ژنان زۆر بەردەستەیەوە زۆر ئەتوانێت کاریگەر بێ و جگەلەوەی کە لە نێو پیاواندا هەمبەستێکی دروستکردنی پیا و ژن ئێستا زۆر هەمبەستەنە ئەبینین کە لە نێو نەتەوە جیاوازەکانیش لە نێو مەسەبە جیاوازەکانیشدا بە جۆرێک لە جۆرەکان لە ئێران ئەو ئیتحادەی دروست کردو کە زۆر گرنگە بۆ ئەوەی کە بەسەر جمهوری ئیسلامیدا گوزەر بکرێت بەڵێ خات و شیوا بابینەوە لای بەڕێستان ئێوە بە حکمی وەی کە خۆتان وتەبێژی کمیتەی مبارزە بۆ ئازادی زیندانیانی سیاسی من پرسیارێکم لەم بابەتەوە هەیە خۆتان ئاگادارن لە دوای سووتانی زیندانی ئەوین هەر ئێستاش ئامارێکی ڕاست و دروست نهاتوۆتە دەرەکە بزانین چەندە کوژرا و چەندە بریندار هیچ کەس هیچ کاناڵێک و هیچ میدیایەک تا ئێستا پشتڕاستی نەکردێتەوە پرسیاری من لێرەدا خۆتان ئەزانن ئاگادارن کۆماری ئیسلامی جیا لە سەرکۆت ئێستا زۆر زوومی کردوێتە سەر کەسانێک کە ئەگەر بە حاڵبوونی سیاسیشیان لەبێت دەیانکرێت هەر ئێستا لەم دۆخەدا لەم بارودۆخی ئێستای ئێراندا ئەرکی خەڵک لە بەرامبەر زیندانیانی سیاسی و نەمەڵەیەکاندا چیە؟ بەڵێ ئەوڵە زۆر سپاسم پرسیارەتان کرد من پێم وایە زۆر مهمە بۆ ئەوەی کە بەڕاستی گیانی تەواو زیندانیەکانی سیاسی لە خەتەرایە من هەمیشە وتمە بزانە وەختێکە لە خیابانە ئێترازە خەڵک ئەتوانێت لە یەکترین حمایەتکە ئەتوانن بڕۆنە ماڵی یەکێتر ئەتوانن لە خۆیان بنەوە ئەدفاکەن
ولا فکرەوە لە زیندانە ئەو ئەمکانە ئەسن وجودی نیە هەرە مەسەلەی زیندانی ئەڤین کە بە وجود هاست لە حاڵێکە ئاگر بوو دوو کەڵ بوو نەیانەتوانی بێنە دەرەوە وەختێ هاتنە دەرۆ تیرەندازیان لێکردن نەیانە هێش کۆمەکی یەکترین کەم یعنی شرایطێکی بە شدت وحشتناک بوو هەروەکەوتان هیچ گونە ئامارێ نییە ئەخبارێکە هەیە زۆر خراوتر لەو شتەیەکە ئێلامیان کردە و حتا معلوم نییە چ بەڵایە بەسەر تعدادی زۆر لەو زیندانیانە هاتە تعدادێکیان منتەقل کردە بە جێگەهایەکی کە زۆر وەزیەتی خراپترە بە نەزەر من ئێمە گشتمان وەزیفەمان هەیە کە لە تەواوی ئەترازەکانە زیندانیانی سیاسی فرامۆش نەکەین زیندانی سیاسی منم ئێوان مناڵی خەڵکە ئەو کەسانی وا لە زیندانن ئەتوان مناڵی هەر کەسێک بێ ئایسێمە شاهدی ئەوەن کە واخان ئەو نەیانە دەستگیر کردە بە ئاماری ئێمە شتێک حدودی 8,000 نەفەریان دەستگیر کردە و ئەم دەستگیریە فقط شاملی ئەوانە نییە وا لە خیابانە تەزاوراتەکەن بەڵکو شاملی فعالینی مختلف ئەرسەهای مختلف زیندانیانی سیاسی سابق هەر کەسێکیان بەرگیرەکەوێت دەستگیریەکەن و دلیلی شێوەیە گەرەکیانە مختاری ڕۆ بۆ وحشت بە وجود بێنن کە مطلقاً موافق نەبوون و لە بەخشێکەوە بە نەزەر من متاسفانە بۆی زۆر خەتەرناکە تەلاشێک ئەکەن کە بتوانن زیندانیان لە بین بوون حتا لە ناو زیندانە بۆیە خەڵک بە نەزەر من ئەبێ زۆر ئاگادار بێ ئایسێمە لە هەر شارێ بەسایەی شومی جمهوری ئیسلامی و زیندان هەیە بازداشتگا هەیە زۆر لەم بازداشتگانە بازداشتگاهای مەخفیە تعدادی لەوانەی وا دەستگیرکریان ئەگەر زۆریان نەیانتوانی لەگەڵ خانەوادەکانە تەماسکردن وەلێ چەندانێکیان کە توانیانە تەماسیان گرتە وتیانە ئێمە باشین وەلێ نازانین لەکوێین زیندانەکەمان لەکوێ دەیسەوە مجەسەم کەن تەکتەکی ئامانە لە خەتەرن ئەگەر جمهوری ئیسلامی لە خیابانە ئابوو جۆرە معتەرەزەکان مورد حملە قەرارە لە زیندانە لەوە خراوترەکە یعنی شرایطێکی فوق العاده وحشتناکە لە ئێترازەکانە ئەبێ غەیرەزەوەی کە شعاری زیندانی سیاسیە بێ ئازاد بکرێ بێ بەڵکو تەجەمعەکان لە مقابل زیندانەکانە بێ مەشاید بە نەزەر بێژێن ئەیانگرن حملە ئەکەن وەلێ بلەخرە خەڵک ئام یەکمانگەک شتایەکی کردە کە واقعاً بێنەزیرە ئایسا ژنان زۆریان ئەچنە و خیابان ڕووسەریەکان لاوەن وەختێکە مەأموری قسە شتێکێژێ فەوری زۆر بە تەعەڕوزی بەرخۆر دەکەن لەگەڵیان من پێم وایە زۆر مهمە لە بیرمان نەچێتەوە کە جمهوری ئیسلامی واقعاً هەر لەحزە ممکنە سەرنگون بێ و ئەوە لە فکرمانە بێ کە وەختێ نزیکی سەرنگونیەتی چ بەڵایە ئەتوانێ بەسەر ئەو زیندانیانە وا لە زیندانان و بێدەفاعن بێرێ ئەتوانێ قەتلە ئامێک من گەرەکم نییە ئێغراقکەم وەلێ بەڕاستی ئیمکانیە ئەتوانێ قەتلە ئامێ بە وجود بێرێت بۆ بوونەوە هەر ئالەیسەوە لە هەر تەزاهوراتێکا بێ ئەبێ بڕوا بە تەرەف زیندانەکانە یعنی ئەم زیندانیانە ئینتزاریانێ ئەگە کەسێ دێتە خیابان ئەگە کەسێک فعالە ئەچێتە زیندان ئەشێ حمایەتێکی وەسیعی لە خەڵک بێ ئێمە بارها شایدی و منتعدادێک خانەوادە لەبەر زیندانەکانە بوون هیچ خەبەرێکیان نیە یعنی بەڕاستی وحشتناکە وەزیەتیان تعداد لە زیندانەکان ئەگرن کوتەکیان لێیان وێڵیانەکەن دووبارە ئەیانگرنەوە یعنی وەزیەتێکە جمهوری ئیسلامی لە شرایطێکە ئەزانەیە خەریکە سەرنگونەوێ شتهایەکە کاکەشار لە مەغزە قابلی تەجەسم نەوێ و پێم وایە ئەمە ئەرکی ئێمەیە ئەرکی تەکتەکی خەڵکە کە بتوانێ تەلاشکە بۆ ئازادی زیندانیان سیادی و ئەم تەلاشە وەک تەلاشی مانگێ بەلەمە نییە کە کۆنفرانس گرێت و بەیانێ بێ ئەم تەلاشە ینی لەبەر زیندانە بێ ئەم تەلاشە ینی فشار بێرێت بە زۆر زیندانەکانی سیاسی ئازادکەن غێری ئەوە بێ ڕۆژ بەڕۆژ تعداد زۆرترەوێ نەتەنها ئەوە ئەو لەحزەی واسەرنەگونەون خەتەرێکی زۆر فەجیع ممکنە ئەم زیندانیانە ڕوبەڕوو بن لەگەڵیان بەڵێ من یەکی پرسیارێکی تر لێوە پرسم بەڵام ئەگەر کرا بە کورتی وەڵام دەینەوە چون کاتی بەرنامەکەمان کەمە میوانی دیکەشمان هەیە خاتو ئەوین یەکگرتووی ژنان ئەوین وەک ژنێکی باشووری بۆی گرینگە پرسی ژنانی ڕۆژهەڵات دیارە من خەڵکی ڕۆژهەڵاتم خەڵکی باشوور نیمە لە باشوور نیش دەدێمە تکای کێشە نیە بەڵام ئەگەمە بەستان پرسیاری ئەوەی کە ئایا گرتووی لەگەڵ هەموو سەرتاسەری ژنانی ئێرانە یا لە کوردستان بەڵێ من منزورم خودی باشوور بوو چون لێرە بەداخەوە کەمتر دیتومانە ئەم پاڵپشتیە لەم ئاخێزەی ئێستا ئێران کرێت بە تایبەت ژنان مەگەر کەسایەتیە ناودارەکان یا شاعران یا هونەرمەندان بە جۆرێک
بەڵێ دیارە سەبارەت بەوەی کە ئایا لە بەشەکانی دیکەی کوردستان چەندە گرنگی بە و پرسە درراوە یا چەندە دەتوانن گرنگی پێ بدەن دیارە ئەمە خوێندنەوەی دەبی جیاوازی بۆ بکرێت چونکە چەند مۆزوعی باشوورەگە چاو لێ بکەین زۆر فەرقی هەیە لەگەڵ مۆزوعی ڕۆژهەڵات باشوور بەهۆی ئەو قەیرانانەی کە تێدا ینی چەند ساڵێک کە ساڵ ینی چەند ساڵ جارێک تێدا دووبارە دەبێتەوە لە قەیرانی داحش لە قەیرانی ئابووری لە قەیرانیەوەی کە حیزبی ئیسلامی باڵا دەست دەبنیا و شەڕە ناوخۆیانەیە لە سەرەتایەوەی کە سەدام ڕووخاوە تا ئەمڕۆ قەیرانی جۆرا و جۆری تێدا بەوە هەروەها بەنەوحەیەک بافتی حەشیرەی و بافتی تایفەی وە بەقاوە وابەستە بوون بەو تایفەی تێدا ئێمە دەبینین ئەسەن مەسلەی ژن لەو جامەعەدا بەو جۆرێک کە پێویستە لە باشوور ڕۆشتی نەکردووە یعنی بۆ مۆزوعی خوان دەتوانم بڵم زۆر تێدا ماونەتەوە تاوەی کە بێن باسێک لە مۆزوعە ئەو بەو مەرحەلەیە بگەن کە احساسی هەمبەستگی لەگەڵ بکەن یا بەو شێوەیە کە ببینین گشتگیروی بەڵکو وەکو خۆشتان ئاماژەتان پێکرێمە زۆرتر پاڵپشتیەکان دەبینین کە فەردینە ئەمەش دەبێت خوێندنەوەی جیاوازی بۆ بکرێت کە باشوور بۆ وایە و خۆی چۆن تێدا ئەسەم بۆ پرسیژن چەند هەندە هەوڵی داوە دەگەڵ چ کێشەهایەک بەرەو ڕوویە بەڵام ئەوەی کە پێم وایە گرنگەوە دەبێ ئیشارەی پێ بکەینەوەی کە ئێمە ژنی ڕۆژهەڵات خۆی ئەو پۆتانسیۆلەی هەیە کە پرسەکەی خۆی لە چوارچێوەی کوردستان و لە چوارچێوەی ئێراندا بەگشتی گفتمانەکەی بباتە پێشێ پرسی خۆی بەرێتە پێشێ ئێمە دەبینین کاتێک جمهوری ئیسلامی بە هەموو سەرکوتێک کە ئێستا هەیە خەڵک سەرکوت دەکا ژنانێکی زۆر لە کوردستان دەست بەسەر کراون و هەموو ئەمانە دەبینین و ئەسەن دواکەوتوی بەسەر کوردستاندا سەپاندۆ فرسەتی زۆر لە ژنان ستاندۆتەوە زۆر کاری دیکەی کردو بەڵام بەم شێوەیە ژنان دەبینین کە مبارزە دەکەن ئەمڕۆکانێنی بەم شێوەیە لە مەیدانەکان دەبینین کەوایە پۆتانسیۆلی خۆیان هەیە کە پرسی خۆیان لە چوارچێوەی کوردستان و لە چوارچێوەی ئێراندا دواتر ئەگەر حکوومەت ینی ڕووخاوە ئاڵگۆڕێک بەسەر حکوومەت هات پێم وایە ئەتوانن بەرنە پێشێوە ئەوەی کە لەگەڵ پارچەکانی دیکەدا چۆن بندیارە پێویستی بە هاوپشتی و پشتیوانی هەیە بەڵام ئێمە دەبی خوێندنەوەمان بۆ هەر پارچەیەک جیاواز بێ هەر پارچەیەک مۆزوعەکانی جیاوازن بافتەکەی جیاوازە و ئەوەی کە لە چ مەرحەلەیەکدا زۆر جیاوازەوە ئەو وڵاتانێک کە بەسەری دانا بەنەوحەیەک بەڕێوەبەریە وڵاتە دەکەن دیسانەوان زۆر جیاوازترن هەمویان وەک نین بۆیە دەتوانین بڵین کە پاڵپشتێکە گرینگە بەڵام لە هەمان کاتیشدا ژنانی ڕۆژهەڵات و پۆتانسیۆلان هەیە کە پرسی خۆیان واقعاً بەرنە پێشێ لە هەموو بارێکەوە. بەڵێ من دووبارە داوای لێبوردن دەکەم خاچ و ئەوین چون بە منیان کوت کە لە باشوورن و لە باشووریشدا دەنیشتن داوای لێبوردن دەکەم لە باشووردا دەنیشتن بەڵام ڕۆژهەڵاتی بەڵێ ببورن خاچ و شیوە بە بێمۆلای بەڕستان وەکو دوایین پرسیار بەڵام بە کورتی داهاتووی ئەم ئاخێزە بە تایبەت کە ژنان پێشەنگی ئەم ئاخێزان چۆن نەبینن؟ خب ئەمە یەک ئینقلابە من وەک ئینقلابێ بینم ئینقلاب بۆ معنیە نیە ممکنە چەند مانگ توول کێشێ ممکنە ساڵێ توول کێشێ وەلە من پێم وایە ئەم ئینقلابە کە بە شجاعەتی ژنان و دەستی پێکرد ئەڤین کەلەمێکی بەکار بووم جالب بووتی تەزریقی لەواقع شجاعەت شتێک وت پێم وایە ئەوە زۆر مهمە بە نەزەر من ژنان مبارزە بۆ ڕەهایی ژن مبارزە عەلەیهی حیجاب جنبشێ بووە ئێترازێ بووە لە 43 ساڵی گوزەشتا هەر ڕۆژ ئیدامەی بووە و دەقیقاً بەخشێکی گەورە لەم جنبشە بووە بۆ بوونەوە ژنان پای خۆیان ناتە سەر ئەرز بەعنوان کەسێکە من حەقی خۆم گەرەکمە ئێوە تمشای ئەم کچە چکۆلانانەکەن لە مەدرسە بە چ شجاعەتێک ژن زندگی ئازادی من زۆر جار بەڕاستی چاوم پڕەوێ لە ئاوە مناڵانە ئەبینم چون وەختی کە تمشایەکەم لە ئاینی حاڵا خۆم بیرەکەوێت و وەختی 12 ساڵم بوو تەزاهوراتمە کرد وەختی 16 ساڵم بوو لە زیندانە بووم و وەختی تمشای ئەوەکەم ئەبینم کە دوو نەسڵی خەریکن بۆ جۆرە خەریکن مبارزەکەن ئێمە وا پای خۆماندانە کە منی ژن چون بە عنوان مجرم حەساوم لە لەحاز جمهوری ئیسلامی و فقط بە خاطر ژن بوونم منی ژن مهم نییە لە کوێی ئێرانە زندگیەکەم ولی منی ژن بە کەمتر بە حەقی مساوی ڕازیەوەم ئێمە تاریخێکمانەیە لە مبارزە و دە نەتیجە لە ئینقلابی ئاتیە بەوە رازی نین کە دوودانە بێژم باشە تۆ بە دوو عضوی پارلەمان و تەواو بوو ساحب نەزەرم ڕەهبەرم دەخاڵەتگەرم وەک کەمتر لەوە قانە ناوم ئەگەر ژنان ئێمە ژنان توانیمانە جمهوری ئیسلامی بەو گشتە سەرکوب بۆ عەقەب نشینی پێکەین جامعە بێنینە دەوری مەسائلی ژنان هیچ وەخت نایەڵێن ئینقلابی ئایندە ژنان چەشپۆشی کریە لە ژنان و ژنان نەبینن دە نەتیجە بە نەزەری من لە ئینقلابی ئاتیە ژنان نەقشێکی
واقعی و دەخاڵەتگەر و ڕەهبەریانەیە لە تەواوی بەخشە چون ئەم نەخشەیان بووە و حەقی خۆیانە. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ ئەم دوو عزیز و بەڕێزە خاتوو شیوا محبوبی وتەبێژی کومیتەی مبارزە بۆ ئازادی زندانیانی سیاسی و خاتوو ئەمین مستەفازادە توێژەری کۆمەڵایەتی. سپاس بۆ بەشداریتان. زۆر سپاس بێوەش. بەڵێ بینەرانی خۆشەویست، ڤیدیۆیەک دەبینین دەچینەوە دێنەوە خزمەتان. ئێمە میوانێکەمان لەسەر هێڵ هەیە، هاوڕێ جەمال بزرگپور ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کە پرسیارمان بۆ هاتووە لەگەڵ هاوڕێ جەمال ئەم پرسیارانی کە بەدەستمان گەیشتووە تاوتوێ دەکەن. ڤیدیۆکە بینین، زۆر دێنەوە خزمەتە. هێشتا لەکوێتانە؟ هێشتا لەکوێتانە؟ دەست بۆ ڕیشەکانمان دەبەن، ڕیشەکانتان دەقرتێنین. دەست بۆ هیواکانمان دەبەن، پەنجەکانتان دەشکێنین. خۆشی ژیانمان لێ دەستێنن، دنیاکەتان دەڕوخێنین. هێشتا لەکوێتانە قورتان بەسەر، لەسەر مەرجی ژینای گوڵ ڕیشەی جەهل و داب و کلتان لەسەر خاکمان دەسووتێنین. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەروەک جۆری گەفتم ئێستا هاوڕێ جەمال بزرگپور لەگەڵماندا. ئێمە گەلێک پرسیارمان گەیشتووە تا هەم دەست خۆمان هەم دەست هاوڕێنی بەشی ئۆتاق فەرمان کە بە پێی مەجای بەرنامە وڵامەکاندا ڕوانگەی هاوڕێ جەمال بزرگپور تاوتێ دەکەین. دیارە ئێوەش دەتوانن هەر پرسیارێکی ترتان هەبێت ڕاستەوخۆ لەگەڵ میوانی بەرنامەکە مەترەحی دەکەین و وڵامی پێ بدرێتەوە گەشت بیستین. هاوڕێ جەمال ئەم کاتت باش، زۆر زۆر سپاس بۆی کە بەشداری بەنامی ڕاستەوخۆ بوو یەکشەمە. سپاس بۆ تۆ کاک ئەمیلیان. سڵام هەیە بۆ بینەرانی عەزیز ئەو بەرنامەیە. خزمەتدا. سپاس کاک جەمال گیان. هەروەک باسم کرد گەلێک پرسیار هەن کاک جەمال کە ئەمێ بزانم زۆر بە کورتی وەڵامی ئێوە چییە. با لێرەشەوە دەست بکەین کاک جەمال. هەلو مەرجەکە بە گشتی چۆنە بینی؟ ئێستا ئاخێزی جەماوەری لەکوێدایە؟ ئەم پرسیارە بۆیە پرسم کاک جەمال کە کۆماری ئیسلامی وا نیشان دەدا هەموو شتێکەوە بوو، هەموو شتێک لە کۆنترۆلدایە و زۆر شت لەم بابەتە. بزانم ڕوانگەی ئێوە چییە کاک جەمال فەرموو. بەڵێ ڕاستەکەی جوابی ئەو پرسیارە لە کارنامەی کۆماری ئیسلامیدایە. کەسێک کە کارنامەیە چل و چەند ساڵەی کۆماری ئیسلامی هەروە بە خێرایی بەسەریدا بڕوات دەزانێت کە فری و درۆکردن نەهادی نەبووە لەو دەسەڵاتەدا و ئەوە ئامرازی بووە کە هەمیشە بەکاری بردووە. ئەم دەسەڵاتە هیچ کات ڕاستیەکان و حقیقەتەکانی باس نەکردووە. ئەستا بەڕاستی کاتی بەرنامە ئیمزان نادادانەدانە بەسەریدا بڕۆین، بەڵام هەوە کە کوتم هەوا بە خێرایی بەسەریدا بڕۆی بۆ دەرەکەوێ هەر لە زۆر دوور نەڕۆین. هەر ئێستا لەو ماجرایدا ئاخێزە جەماوەریە کە هاتۆتە پێشەوە ئێستاش حقیقەتەکان باس ناکات لە موردی قەت کوشتنی ژینەوە. ئێستاش حقیقەتەکان باس ناگاوەی کە لە زندانی ئەوین ڕوویدا. ئێستاش حقیقەتەکان باس ناکاوەی کە لە شەقامی شارەکان لە سەراسەری ئێران بەڕێوە دەچێت. کەوا بوو لە بەرچاوگرتنی ئەم کارنامەی کۆماری ئیسلامی کە شاردنەوەی حقیقەتەکان و درۆکردن فریودانی ئەفکاری عمومی وەختارێکیان ئەوە بزانین و ئەوەمان بەلاوە معلوم بێ. ئیتر ئەوەی کە ئێستا ئەم ڕۆژانە دەڵێن تەواوە و کاری هەندێک جوانە و نازانم ئەو نەوە قسانە ئیتر معلومە کە کەس نابێت تعجبی لێ بکات، بێگومان دەبێ وا بکات. بەو کارنامە کە هەیەی حتمما ئیدامەکەشی هەروە دەبێت و ئینکاری دەکات. بەڵام کاک ئەمیر تۆ دەزانی و هەمووشمان دەزانین تەنیا قسە نییە، کردەوە مهمە، ئەوەی کە دەیکەی مهمە. ئەگەر وایە
و شارەکانی کوردستانتان شارەکانی سەراسەری ئێرانتان بۆ پڕ کردووە لە هێزی سەرکوتگەر. ئەو هەموو نمایشە هێزە لە چییە؟ ئەو هەموو کەسانەتان قسە لەسەر بە هەزاران کەستان ڕۆژانە دەکردن و دێبەنە زیندانەکان لە چیدایە؟ ئەو هەموو مانۆڕە نظامیە لە چیدایە؟ بە بڕوای من ئەمە هەل لە ئیدامەی ئەو کارنامەدایە، هەل لە ئیدامەی ئەو سیستمەدایە کە کۆماری ئیسلامی پێڕا هاتووە، نەهادی نەبووە درۆکردن شارنەوەی حقیقەتەکە. هەر ئێستا کە ئێمە پێکەوە قسە دەکەین ئاخێزی جەماوەری بەردەوامە، لە زۆربەی شارەکان بەردەوامە، ژنان و پیاوان کچان و کوڕان بە شێوەگەرێکی جۆبەجۆ لەسەر شەقام دوورشمەکانی خۆیان دەڵێنەوە، داخوازەکانی خۆیان مەترح دەکەن، ئاعتیساباتی کرێکاری دەستی پێ کردووە، خەریکە ڕۆژ بە ڕۆژ پەرە دەسێنێت و پشتیوانی جیهانی لەم حرەکەتە لەم ئاخێزە جەماوەریە لە سەراسەری کوردستان خەریکە پان و بەرینتر دەبێت، خەریکە پەرە دەسێنێت. هەر بۆ ئاگاداریتان شەمبەی داهاتوو قرار وایە بە دەیان و سەدان هزار نەفەر لە شارە جۆر بە جۆرەکانی وڵاتانی ئەمریکا و ئەوروپا بێنە سەر شەقام و جگە لە مەحکومکردنی سیاسەتی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی زۆرتر لەوەیەکە ڕسوە و شەرمەزاری بکەن. کەوابوو بە بڕوای من ئەمە واقعی نییە، واقعیت ئەوەیە کە ئێمە ئەمڕۆ لە ساحەی سیاسی ئێرانە دەبینین و واقعیەتەکە ئەوەیە کە ئەم ئاخێزە خەریکە ڕێگەی خۆی دەپێوێت، ڕێگەی خۆشی بریتە لەوەی کە ئاعترازادەکان خەریکە بە شێوەگەرێکی جۆر بەجۆر دیارە بە سەرکوتگەری کۆماری ئیسلامی شێوەی جۆر بەجۆر هەڵدەبژێرن، دیارە حازرین تاکتیکی جۆر بەجۆر بەکار دەبن و ناچنە ئەو مەیدانە کە جمهوری ئیسلامی بۆی داناوە، دیارە بە ڕێگەهایەکی تر ئیستفادە دەکەن بۆ ئەوەی کە تەلەفات و خەسارەت لەم شۆڕشەدا کەم بێتەوە و مەجال نەدەم بە هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی ماندوویان کەن و بێخاسیەتیان بکەن. هەمووی ئەمانە ممکنە وەلە عینە حاڵیشە خۆ ئێمە دەزانین خۆ ئەو ڕاپەڕینە مانگێکە دەستی پێ کردووە کۆماری ئیسلامی چل و چەند ساڵە هێزێکی زەبەلاحی سازمان داوە لە سروەتی ئەو کۆمەڵگایە، خەرجی دەستگای تەبلیغاتی و درۆ و فریودانی خەڵک کردووە، هێزی سەرکوتگەرەکانی کردووە. تەبیعەتەن ئەم بزوتنەوەیش خەریکە ڕێگەی خۆی پێوێت کە بتوانێت ئامرازەکان و کەرەسەی لە گۆڕنانی کۆماری ئیسلامی بەدەست بێنێ کە دوجاتە قسەی لەسەر دەکەین. کەوابوو بە بڕوای من خەریکە ڕێگەی خۆی دەپێوێت و ئەو پرۆپاگاندانە کە کۆماری ئیسلامی و تەبیعیشە کاری وا بکات جێگەی هیچ ئەتمادێک نیە. بەڵێ کاک جەماڵ خۆتان باسی وەتان کرد هەروەک هەموو لایەک ئاگادارن و خۆشتان لە قسەکانتاندا ئاماژەتان پێدا، خۆپیشاندان هەروە بەردەوامە ئێعتیسابات، مانگرتن، دروشمەکان، شوعار نوویسیەکان، ئەو جۆری کە بە خۆتان باستان کرد ئەمە خێزە خەریکە ڕێگای خۆی دەپێوێت. پرسیار کراوە ئەگەر ڕێبەری و هدایەت نەکرێت بە واتایەکی تر ئەگەر ئالتەرناتیڤێک نەبێت کەم ئاخێزە ڕێبەری بکات، ئالتەرناتیڤێک کە ببێت بە سمبل ناونیشانی و ئەدرسی ئەم ئاخێزە بەڕای ئێوە بە ئەنجامی خۆی بگات کە بریتی بێت لە ویست و داخوازی کۆمەڵانی خەڵکی چەو ساڵ مستەملەکەوچی. ئەوە ڕاستە بێگومان ئەم ئاخێزە جەماوەریە دەبێت بەرەو ئەوە بڕوات کە هێز بێت هێزی خۆی ڕێک بخات بەوەکو ئالتەرناتیڤێک لە ساحەی سیاسیە زاهر بێت ببێ بە ناونیشان ببێ بە ئەدرەس و جێگەی وتمانی خەڵک پێدا کات و بتوانێت ئەو مبارزاتە بەرەو پێش بەڕێت و سەنگەر بە سەنگەر تا فەتحی سەنگەری آخر. بەڵام کاک ئەمیر پێم خۆشە ئەوە بڵم کە لەم پرسیارەی کە ئێوە کردان یا ئەو عەزیزە کردوویەتی من پێم وایە ئالتەرناتیڤ چییە؟ دوو بۆچوونە هەیە. یەکیان ئەوەیە کە دەڵێ ئالتەرناتیڤ نیە ئەم ئاخێزە جەماوەریە هەرچەنە بێت ممکنە بە نەتیجە نەگات دەنیشە دەبێت ئالتەرناتیڤ هەبێت. ئالتەرناتیڤیش هەبێت معنای ئەوەیەوە کە ئەحیانەن کەسانێک جەریانێک حیزبێک ئیمکانی ئەوە پێ بدرێت، ئیمکانی ئەوە پەیدا بکات کا ببێ بە ئالتەرناتیڤ و ئەو مبارزاتە هدایت کات. لەم بۆچوونەدا ئیرادی جدی کە هەیەتی یەک واقعیەتی
ئەوەی کە ئالتەرناتیونی حقیقەتە بەڵام یەک واقعیەتی ئاشکار ڕۆشن نابێت ئەویش عبارەتە لەوەی کە بە بڕوای من ئێستا ئالتەرناتیو موجودە ئێستا ئالتەرناتیو عەمەل دەکەن با دانەدانە باسییان بکەم کام ئالتەرناتیو توانوویەتی ماوەی مانگێک خەریکە هەروە ئیدامە پەیدا دەکات یەکێک لە دڕندەترین و خەشنترین دەوڵەتانی ناوچەکە و تەنانەت بگرە دنیایش و دیکتاتۆرێکی ئاوا پایەکانی وەلەرزە بێنێت کام دەتوانێت کام ئالتەرناتیو دەتوانێت ئەو کام ئالتەرناتیو دەتوانێت هێزی سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی ئاوا ماندوو بکات ئەوە وەڕەزیان بکات کام ئالتەرناتیو دەتوانێت ئەوە وردە هەنگاو بپێوێت و بڕوات بەرەوەی کە جەماوەری بێتەوە کام ئالتەرناتیو دەتوانێت ئاوا پشتیوانی جەهانی بۆ خۆی بەدەست بێت کەوابوو ئەم ئالتەرناتیوە هەیە و ئیدامەی ئەم مبارزاتە ئیدامەی ئەم ئێترازاتە ئەو شتێ وا من کوتم خەریکە ڕێگا دەپێوێت بۆ ئەوەیە کە ئەم ئالتەرناتیوە شکل پەیدا بکات قەوارە پەیدا بکات ناو نیشان پەیدا بکات و ئەدرەسی خۆی هەبێت تەفاوتەکە لێرەدایە ئەم ئالتەرناتیوە هەیە دەبێت شکل بگرێت یەکێکی تر و یا بۆچوونێکی تر قسە لەسەر ئەوەیە کە ئالتەرناتیوەکە نابینێت ئەوەی کە موجودە ئەوەی کە عەمەل دەکات نابینێت چاوەڕوانە کەسێک جەریانێک ناجیەک لە شوێنێکی تر پەیدا ببێت و گۆیە ڕەهبەری ئەم مبارزات و ئاعترازاتە بکات من بەشباڵی خۆم پێم وایە کە ئەمە بۆچوونێکی ڕاست نییە من پێم وایە ئەم ئالتەرناتیوە هەیە ئەم ئالتەرناتیوە هەر ئێمڕۆ ئەو ژنانە کە ئەو کچانە کە دێنە سەر شەقام و ڕووسەرەکانیان دەسووتێنن ئەوانە ئالتەرناتیون ئەوانە ڕەهبەری داهاتوو هەرو کرێکارانە کە بە هەموو جێوگرفتێکە لە ژیانی هایانە مان دەگرن ڕۆژانە مان دەگرن و لە حاڵی پەرەسەندنی مانگرن ئەوانن ڕەهبەری داهاتووی ئەم بزوتنەوە هەر ئەو مەعەلیمانە هەموو ئەو خەڵکی ئازادی خوازە کە ئیمڕۆ لەسەر شەقامەکان سنگیان ناوە ببوولەوە و ئامادەن فداکاری بکەن ئامادەن لە هەموو شتێکی خۆیان بگذەرن بۆ ئەوەی کە ئەم بزوتنەوەیە بتوانێت چێتە پێشەوە ئەمانن ئالتەرناتیوی سبحینێ داهاتوو و ئەمانن دەتوانن ئەو ئالتەرناتیوە بوجود بێت من قسەکەم ئەمەیە دەڵم ئەمەیە ولا دەڵێن ئەم تەداومی خۆی لە ئیدامی خۆیدا و لە تەکاملی خۆیدا ئەم ئالتەرناتیوە خەریکە بەرەو ئەوە دەڕوات وردە شکل و قەوارە پەیدا بکات و لە نێو خۆیدا و لە نێو بزوتنەوەکەدا ئەو شکل و قەوار و ئەدرەسە پەیدا بکات و ببێ بە ئالتەرناتیو پێ ڕاستەقین واقعی کاکە ئەمیدیان من لێرە لە عین حاڵە یەک مەترسی دەبینم کە پێم خۆشە لە دوای قسەکانە تۆ مەجالم پێ بدەیت باسێکی لەوە بەحاڵ جوابی من بۆ ئەو پرسیارە ئەوەیە کە ئالتەرناتیوەکە موجودە ئەم ئالتەرناتیوە ئێستا کار دەکات ئەم ئالتەرناتیوە خەریکە شکل و قەوارە پەیدا دەکات هەموومان دەبێت تەلاش بکەین بۆ ئەوەی کە ئەم ئالتەرناتیوە لە ناخی ئەم کۆمەلگاوە هەر ئەو ژنانە هەر ئەو کرێکارانە هەر ئەو مەعەلیمانە هەموو ئەو کەسانە بتوانن وەکو ڕەهبەری زاهر بن و بتوانن ناونیشان و ئەدرەس و مشخصاتی ئەو ئالتەرناتیوە مەطرح بکەن کە بتوانێت ئەو هدایەتی ئەو مبارزات و ئەترازاتە بکەن. بەڵێ کاک جەماڵ باسی لەن چین و توێژی و چین و کۆمەلگاکانت کرد کە بڵین وەکو بزوتنەوە نەهاتوون پرسیارێک هەیە لێرە چین و ناوەند و چینەکانی کۆمەلگا ئامادەی چالاکیان یعنی بە تەواوی وەکو بزوتنەوە نهاتوون هەرچەندە زیاترە لە ناڕزایەتەکانی ساڵانی پێشووە وەکو 1996 ئێستا ئەم ئاخێزەی ئێستا زۆر زیاترە هۆکاری بەجددی نەچوونە ناو ناڕزایەتیەکانی ئەم چینی مامناوەندە چییە و دەبێت چی بکرێت یەکێک لەو شتانە بە بڕوای من دیارە دەمانگوت ماوەیەک فری و جمهوریەکەەوە ئیتر باوی نەماوە درۆکانی جمهوری ئیسلامی فریوی جمهوری ئیسلامی ئیتر باوی نەماوە چۆن خەڵکم شای کردەوە دەکەن سیاسەتەکانی دەکەن ماوەی دەمانگوت سەرکوتیش ئەوە خەریکە وردە خەڵک ترسیان لەو سەرکوتگەریە دەڕژێت بەڵام بە بڕوای من لە عین حاڵە یەک مەسئلە هەیە ئەویش داهاتوویە داهاتوو چ دەبێت یعنی من بەشباڵ خۆم پێم وایە کە بەشی
ئەو بەشەکە تۆ باست کرد هێشتا بەتەوە ڕاستە هاودڵن ڕاستە لەگەڵن بەدڵ بەڵام هێشتا بە تەواوی نهاتوونەتە مەیدان با بڕوای من بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە هێنا لە فکری داهاتوو چ دەبێت ئەو تەجروبەی ساڵی 50 تکرار دەبێتەوە یا تەجروبەکانی دەوروبەر جارێکی تر تکرار دەبنەوە بۆ لەوە نگەرانن بە بڕوای من نوعێک بلوغی سیاسی نەتەنیا ئەمڕۆ لە ساحەی سیاسی ئێرانە دەیبینین بۆیە ئێوە دەقەتکەن لە ئەم ئاخێزەدا کە دەستی پێکردووە ئەوە نزیک پتر لە مانگیەکە شعاری مەذهبی نبینی جارێتی شەوەم باسەکە شعار حمایەت لەم ئالتەرناتیڤ و ئەو ئالتەرناتیڤ ئەم جریان و ئەو جریان نبینی وەکو شعارەکانی بریتیە لە ئەو 20 داخوازەیە کە لەنەوە کۆمەڵگەدا ڕەنگەداتەوە بە بڕوای من هەرچی ئەمە ئیدامە پەیدا بکات هەرچی ئەمە شەفافتر بێتەوە ڕۆشنتر بێتەوە کە داهاتوو چی لێ دێت داهاتوو بە کام سەمتا دەڕوات وە چۆن ئەچێتە پێشەوە بە بڕوای من ئیبهام و ناڕۆشنی بەشی زۆری خەڵک دەڕوێتەوە یەکێک لەو شتانێک کە ئێمەمانانەوە بەتە تاکیدی لەسەر دەکەین کە ئەم مبارزاتە دەبێت ئیدامە پەیدا بکات هەر بۆ ئەوەیە ئەگەر بە پەلە بێت ئەخۆی پامانە ڕۆشن نابێتەوە و ئەمەش تەنیا ڕێگەکەی ئەوەیە لە درێژ پێدانی و اعتراضات و مبارزاتەدا دەبینین کە هەر ئێستا دیمانێتە پاش مانگیشی نەبرد کرێکاران لە بەشە جۆگەجۆرەکانی کاردا پێوەست بوون خەریکە پەرە دەسێنێت و دەبینین ڕۆژ بە ڕۆژ ژمارەی کەسانێکە لە هاودڵی دێنە هاوڕاهی و دێنە هاوگامی لەگەڵ ئەو بزوتەوە ڕۆژ بە ڕۆژ خەریکە پەرە دەسێنێت ئیبهامەکان هین دەبێتەوە جواب دەدرێتەوە بۆیە لە ئیدامەی خۆیدا دەبێت بەرەو ئەوە دەبات لە عینی حاڵیشا دەبێت بزانین کە ئێمە لە ئەم ئاخێزە لەم حرەکەتە کە دەکەین دەبێت بزانین ئەو تاکتیکانە هەڵبژێرین ئەو ڕەوشانە لە مبارزە و بربەرەکانی لەگەڵ کۆمەڵی ئیسلامی هەڵبژێرین کە ئیمکانی و مەجای هاتنە مەیدانی بەشی زۆری کۆمەڵانی خەڵک فراهم دەکات یعنی بە عیبارەتێتر ئیمکان و مەجای توودەیی بوون و جەماوەری بوونی فراهم دەکات شعارها و یا نوعی حرەکاتێک کە ممکنە مناسب نەبێت ئەوان ممکنە لە هاتن بۆ ئەو هەمڕاهیکردن لەگەڵ ئەو بزوتنەوەی تۆزە ممکنە سەڵ بکەن ئاسانکردنەوەی ئەو مبارزە و ڕاحەتکردنەوەی ئەو مبارزە چ لە ئیدامەیدا چ لە بربەرەکانی لەگەڵ هێزە سەرکوتگەرەکانی و چ لەوەی کە هەموو ئەو کەسانەی لە تەحققی ئەو بیست و ئارەزواندا دەتوانن داهاتوویکی ڕوون بینەوە و ئەوە هەر ئیمڕۆ دەبێت ئیجرا بکرێت هەر ئیمڕۆ لە گەڕەکەکاندا هەر ئیمڕۆ لە شارەکاندا بەشی زۆری ئەو ئیمکاناتە کە پێکاتوە ئەو تەلاش بۆ ئەو ڕێکخراوانە کە پێکاتوە هەر ئیمڕۆ دەبێت لە کارهایکی کۆمەڵایەتی کە دەیکەن نیشان بدەن کە داهاتووش مادامی کە دەسەڵات بکەوێتە دەستی جەماوەرەوە مادامی کە جەماوەر بەسەر چارەنووسی خۆیاندا زاڵ بن لەوە ئەوە ئیدامە پێدا دەکات و تەعمیق پێدا دەکات و دەرنەتیجە ئیمکانی و حزوری ئەوان زۆرتر فراهم دەکات من پێم وایە زۆر باشە کاک جەماڵ ئەگەر ئیزنت لەسەر بێت ئێمە داوا دەکەین لە هاوڕێکاروان ڤیدیۆیەک بڵاو کاتەوە سویدینەوە لایک مەڵەفەم نایانەوەی هەتاو هەڵبێ لە دارستانی ئاوێنە کۆتری ئاشتی ئەخرە بگرێ خەونی مناڵانی دەریا دایکی ئاوارە هەنێژن کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ
کێ دەتوانێت لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ تفەنگی دەستی تۆ لان کەوت لایە لایەی بۆ دەخوێنی هانیشتمان لە باوشدا هەتا کازی وە دەبنوێ هەندەکانت دەڕووبارن لە خاکی جا سرودەوێن تا خاکی سووری نیشتمان لەم پاییزە گوڵ بگرێ تا خاکی سووری نیشتمان لەم پاییزە گوڵ بگرێ دشمنی دیرین برزی بالات زامدارکا ئەڵێ دەریای تو ماسی سوور لە باوشدا ئۆخرە دەگرێ تاڵ بەتاڵێ قەژی خاوت کە زەنگی خۆری شەوگارن تۆ شۆڕەبیت مەل دەزانێ شۆڕەبی بە پێوە دەمرێ تۆ شۆڕەبیت مەل دەزانێ شۆڕەبی بە پێوە دەمرێ ئەوونەکانت باڵا دەکەن ڕێگەی لە فاوی مەرگەگرن تا تو بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ تا تو بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ تا تو بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ تا تو بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ کاروانی عزیز کاک جەماڵ بابینەوە لای یەکتر ئەگەر لەبیرت بێ ئێمە لە دوایین و توێژدا کە پێکەوە قسەمان کرد باسیەوەتان کرد کە تەنیا نابێت بیر لە ڕوخانی کۆماری ئیسلامی بکەین دەبێت بیر لە دوای ڕوخاندن بکەین پرسیار کراوە ئایا ئەمە ڕێگا بۆ سەرهەڵدانی اختلافات خۆش ناکات ئایا باشوانیە ئەوەڵ هەموو پێکەوە ئەم ڕژیمە جنایەتکارە لە گۆڕنین و دوایی پێکەوە بیر لە چیکردن بکەین پرسیارە هاتوو دەبێ وەڵام دەین بەڵێ زۆر باشە پرسیارێکی بەجێگەیە مەجالەکە کە بازە شتێک ڕوونکەینەوە واقعیەتەکە وەیە کە هەمومان پێکەوە بین ئەوڵین خۆ زۆر شتی چاکە بەڵام پرسیارەوەی هەمومان بۆ بە یەکۆ بین بۆ کوێ ینی پرسیارەکەی من جوابی ئەو عزیزە داوایە هەمومان با پێکەوە بین بەڵام بۆ کوێ ئەخە من دەبێت بزانم بەرەو کوێ دەڕۆم تا لەگەڵت بم دەخۆ هەراوە هەمومان پێکەوە بین ینی دەبێت مەقسەدەکەمان لێ معلوم بێت وە لە قسە باسەکانی پێشوشی ئیشارەم پێکرد بەشێکی زۆرەوە خەڵک لە ئیپام و ناڕۆشیندان بەشێکی وەیە کە بزان بەرەو کوێ دەڕۆم و خەریکە وردەوەدا ئالترناتیڤەکە لە نێو خۆیدا سەر هەڵدەدات و خەریکە بەم حرەکەتانە کە کراوە خۆی نیشانەدات و شکل و قەوارە پەیدا دەکەن باشە من دەڵم نۆعێک بۆچوون هەیە لەوەدا پێی وایە ئالترناتیڤەکە هەیە یا مەسەڵەن کەسێک جریانێک هەن مەسەلەکە لەسەرەوەیە کە ئەگەر ئەوە مەترح دەکەن ینی هەمووتان وەرن لەگەڵ من هەموومان لەگەڵ تۆ بەرەو کوێ دەڕۆی ئەمە پرسیارێکە کە دەبێت ئێمە بهینە گۆڕێک ئێستا من دەڵێم هەموومان پێکەوە با لەگەڵ ئەم ئاخێزە بین ئەم ئاخێزە کاک ئەمیر پێم باشە ئەم نوکتەیە باسکەم بە بڕوای من تا ئێرەی ئەوە کەوتم خەریک ئالترناتیڤێکە توانێتی ئەو کارانە بکە توانێتی بەر بە تەفرەقە و هاوپەیمانی و هاوبەستگی ئەوانە بوجود بێرێت
بەڵام لە عینی حاڵە مانیفستی خۆشی باس کرد چی دەوێت یان لانی کەمی ئەوەی کە دەیهەوێت ئەوانە هێناوەتە گۆڕێ و خەریکە لە نێو خۆشیدا ئەلترناتیو یا بە قوڵێک هێز پەیدا دەکات بۆ سەلماندنی ئەوانە با ئێمە هەمومان پێکەوە لەگەڵەوە بین مانیفستەکەی چییە؟ ژن معنایەوە هەڵاواردن و تەبعیزی جنسی لاچێت یاسا و ڕێسایی کۆن و دواکەوتوانە هەڵپێچرێت دژی ژنان ژیان ینی ڕفاه و خۆشببختی بۆ هەموو کەسێک دابین بکرێت ینی هەموو کەسێ لە ئاسایش و ئەمنیەت دابن و ئازادی ینی هەموو کەسێ ئازاد بن زیندانیانی سیاسی ئازاد بکرێن ینی ئەوەی کە هەموو کەس بتوانێت کۆ ببێتەوە بنووسێت بیڵێت و هیچ مەترسیەکی لەسەر نەبێت بۆ بەیانی نەزەر و ئەندێشەکان ئەمانە حەدی ئەقلی ئەو داخوازیانە و چون ئەم ئاخێزە دەزانێ ئەمە لەگەڵ ماهیەت و ناوەڕۆکی کۆماری ئیسلامی نامۆیە و کۆماری ئیسلامی 43 ساڵ نیشانی داوا کە ئەم ویست و داخوازیە سەرەتاییانە واقعیە ڕەوایە بەرحەقا کە لە خەڵکی ئێران زەوت کراوە ئەمانە قبول ناکات سەرکوتی دەکات شعارەکە بەوە تەکمیل کراوە بڕوخێ کۆماری ئیسلامی و ئەممانە دەبێت لا بچێت کەوابوو ئەم ئاخێزە مانیفستەکەی خۆی ڕۆشن ئێعلام کردووە یا حەدی ئەقل ئێعلامی کردووە من دەڵم زۆر باشە بە هەومان لەگەڵ ئەوە بین و هەمومان تەلاش بکەین ئەم بیست و داخوازانە چێتە پێشەوە و هەموو کەس بۆ ئەوە بانگاوازکەن کە لە دەوری ئەم بیست و داخوازانە کۆ ببنەوە بۆ ژن بە معنای لەغوی هەموو قوانینی ارتجاعی و بۆ ژیان بۆ تەمینی ڕەفاه و ئاسایش و خۆشببختی بۆ هەموو کەسێک و هەروەها بۆ ئازادیش و لە عینی حاڵە تەلاش بکەین کۆمەک بکەین بۆ ئەوەی کە ئەو ئالترناتیوانە کە تا ئێستا ماهیەتی خۆی ئەمەلکردی خۆی و واقعیبوونی خۆی نیشانداوە ئەوە بەهێز بێت و تەلاش بکەین ئەم مبارزاتانە ئیدامە پەیدا بکات کە ئەو ئالترناتیوە شکل و قوارە پەیدا بکات و لەو حاڵەتە ئیبتداییە بێتە دەرەوە بتوانێت هدایەتی ئەم مبارزات و ئەترازەکە من دەڵم با هەمومان پێکەوە بین لەگەڵ ئەوە بین. زۆر باشە کاک جەماڵ ئاگادارن لە ماوەی دواییدا کۆماری ئیسلامی پاش موشک بارانکردنی ئۆردوگاکانی هێزی ئۆپۆزیسیۆنی کوردی لە قوڵایی ناو خاکی هەرێمی کوردستانی عێراق هێزێکی زۆری لە ناوچە سنووریەکان کۆ کردێتەوە ئاگادار هەن و پەیتا هەڕەشە دەکات کە ئەگەر ئەم هێزانە کۆنەکرێنەوە سنوور دەبەزێنێ و گۆیا بۆ خۆی ئەو کارە ئەکات جارێ با پرسین ئەوە بۆ خۆی ئەی کاتیان ئەیکات پرسیارەکەم لێرەدا مەبەستی کۆماری ئیسلامی لەم هێزنواندا و ئەم هەڕەشەکردانە چییە؟ زۆر باشە کاک ئەمیر هەموو جارێک ئەوە لە مێژووشا زۆر شتیوە ڕوویداوە ئەو ڕژیمە دیکتاتۆرانە کە تووشی بحران دەبن و جوابی بحرانیان پێ نادرێتەوە ڕوو دەکەنە بحرانێکی تر کۆماری ئیسلامی لە ماوەی ئەو چەند ساڵەدا کە دەسەڵاتی هەیە مدام حکوومەتێکی بحرانزا بووە بە شێوەگەرێکی جۆر بەجۆ و تلاشی کردو جوابی بحران بە بحران داتەوە لەو تەریخە خۆ پارێزن ئێستاش ئاشکرا معلومە کە دەسەڵات و مەشروعیەتی لەلایەن خەڵکی ئێرانەوە بەگشتی چۆتە ژێر پرسیار و تەبیعەتەن جوابی چییە؟ لە لایەکەوە جوابی سەرکوتە و بحران دروستکردن و لە لایەکی تریشەوە تەلاشە بۆ ئەوەی کە بتوانێت لە تریقی ئەم بحرانانە و کەسازی دەکات ئێستا کوردستانی هەڵبژاردووە بتوانێت تەسیر بکا بە قوڵی خۆی لەسەر ئەو بزوتنەوە ئێعترازیانە کە ئیمڕۆ بەربینی پێگرت بۆیە ئەگەر مەبەستی سەرەکی و یەکێک لە مەبەستەکانی کۆماری ئیسلامی ئەوەیە جوابدانەوە بۆ ئێعترازات و مبارزاتە دیارە بیانوشی هەیە ئەوە لە هێزێکی زۆری ئەوە کە تۆ باسەکە لە نەواری مەرزی کۆ کردوێتەوە مدام هەڕەشە دەکات تۆ باران دەکات موشک باران دەکات کردوویەتی و هەر ئیدامێشی دەدات فشاری هێناوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کات و لەو ڕۆژاندا مانۆرێکی زۆر گەورەی نظامی لە مەرزی ئازەربایجان بەڕێوە برد تەواوی ئەوەیە کە دەوێت تەلا بەم بەحرانانە ئەو اعتراضات و ناڕزایەتیانە کە بکات یا بە حاشیان بخات
و ئەمە ئەم دەکات بە تایبەت لێرە ئەوەی بەدەستەوەگێتەوە تەجزیە تەڵەبیە و دەیەوێت بەم جۆرە جیاوازی بخاتە بینی ئەو هەمبەستگیە کە ئەمڕۆ لە کوردستان و لە سەراسەری ئێران دەستی پێکردووە و کە جیاوازی خست ئەمجا بتوانێت سەرکوتیان بەڵام لە پاڵ ئەم مەبەستە سەرێکی کۆماری ئیسلامی هەندێک مەبەستی تریشی هەیە یەکێکیان ئەوەیە کە دەیەوێت لە ئاڵوگۆڕەکانی ناوچەکەدا لە ئەگەری ئاڵوگۆدا دەستی هەبێت بۆ تورکیە بەشێکی گرتووە لە باشووری کوردستان حزوری هەیە بۆ ئەم کارانەکە لە شوێنەکانی تر هە بۆ ئەو کارانەکە تەلاش دەکات کە لە معادلاتی منتەقەدا جێگە پێک بۆ خۆی پێدا بکات بەڵام جگە لەمانە بە بڕوای من یەک هەدەفی تریش تاقیبەکە ئەوش کوتی هەرێمی کوردستان لە نەقشەیەکی زۆر داڕێژراودا بەڵام ئیعلام نەکراو لە بینی دەوڵەتانێکە لە کوردستان لە نێویاندا دابەشکراوە وەکو سووریە و عێراق و تورکیە و ئێران سەر ڕای هەر ناوکۆچیەکە هەیەە بەیەکەوە بەڵام بە تۆری واقعی بەرامبەر بە مەسلەی کورد مەسئلەی هینە ینی هاوپەیمانن هاوجهەتن دلیلەکەشی ئەوەیە کە نایەنەوێت بە هیچ جۆرێک شرایطێک بە وجود بێت کە خەڵکی کورد بتوانێت ویست و داخوازەکانی بباتە پێشەوە و بتوانێت بە بیست و داخوازەکانی ئەمەلی بکات و ئەمە لە ڕۆژاوا دیمە بە هاوکاری سووریە و تورکیە و تەنانەت ئێرانیش ئەویان کرد ئێستا لە هەرێمی کوردستان سەرڕای هەر ڕەخنەیەک ئێمە لە دەوڵەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان بمان بێت بەڵام بە تۆری واقعی ئێستا خەریکن ئەو نەقشە ئەوە تورکیە بەشێکی داگیر کردووە هەر ڕۆژە بەشتی ئەوڵام ڕۆژاندا کیمیابارانی گلیلاکانی کردووە هەر ڕۆژە بە بیانیکەوە پلامار دەنێتە سەر هەرێمی کوردستان دەوڵەتی ئێرانیش بۆ لە باربردنی ئەم مەسەلە و بە قەولی خۆیان بۆ ئەوەی کە خۆیان بەدەست ئەم سرێشەوە نجات بدەن بە هاوکاری کردن لەگەڵ یەکتر بە چراسەوزەکە لەلایەن حکوومەتی عێراق و پێیان دەدرێت و هەروەها هێزەکانی تر خۆیان بەدەست ئەم کێشە و وردە خلاص کرد دیارە ئەم مەسئلەی هەرێمی کوردستان و ڕۆژاوا و ئەوانە لە شرایطێکی هاوسەنگی هێزی هاتە پێشەوە پێیان تەحمیل کرا ئێستا دەیانەوێت ئەم مەسئلە بە جۆرێک کۆتایی پێبن بۆیە بە بڕوای من مەبەستەکانی کۆماری ئیسلامی هەمووی ئەوانەیە سەرەکیەکان وەلا ئەین حاڵیشە هێزە ئۆپۆزیسیۆن لە نەواری مەرجی هەواکو تورکیە کردوێتی بەهانە ئەمیش کردوێتی بەهانە بۆەوەی کە ئەو سیاسەتانی خۆیان بەرنە پێش زۆر باشە کاک جەماڵ پێم خۆشە جارێکی تر ڕوونکردنەوەی بدەی کۆماری ئیسلامی دیارە خۆشتان باستان کرد بیانی ئەوەی هەیە کە ئەم هێزانە چالاکی نظامی یان بە قسەی ئەو کاری تێرۆریستی دەکەن زۆر جار ئەمەی کتووە و بەڕاستی ئەمەش دوورە لە ڕاستی زۆر جار بەڕوونی بە ئاشکرا وەڵام بەم قسە ناڕاستی کۆماری ئیسلامی دراوەتەوە پێم خۆش بوو بۆ جارێکی تر ئەگەر ڕوونکردنەوەی زۆرت هەیە ئێمەش بویستی لەم بابەتەوە قسە زۆر کراوە من هاوڕیانی تر قسەیان زۆر کردووە بەڕوونی و بە ئاشکرا بەڵام منی شەر دیسانەوە چەند نوکتێک لەو بابەتەوە باس دەکەم جارێ ئەوەڵان هەر کەس باسی تۆریست دەکات کۆماری ئیسلامی نەیکات ینی تر ئەوە شتێکە کە بە ناوی سەبت بووە نەتەنیا لە ئێرانە نەتەنیا لە تەواوی جیهاندا بە ناوی سەبت بووە کە ڕژیمێکی تۆریستە لە ساڵەکانی نەوەدا نزیک بە 200 پێشمەرگە و کادر و ئەندامی کۆمەڵە و هێزەکانی تری لە کوردستانی عێراقا ترۆر کرد سدیقی کەمانگەری ترۆر کرد وەڵامی کوشاوەرزی لە قبرس کە لەگەڵ خانەوادەیان بوو ترۆر کرد دکتۆر قاسملووی ترۆر کرد دکتۆر شەرەفکەندی ترۆر کرد و دەیان و سەدان کەسی تری لە وڵاتانی جۆبەجۆر ترۆر کرد بۆیە باش وایە جمهوری ئیسلامی باسی تۆریست نەکات و حیا خۆی داکەوێت بەڵام واقعیەتەکە ئەوەیە کە ئەوەی کە هێزەکانی ئۆپۆزیسیۆن لەوانە کۆمەڵە نەبخاتی هەڕەشە و گەڕەشەی کۆماری ئیسلامی بە پێی سیاسەتێکایانە ئێستا لە حاڵ حازرە هێزی نظامیان بۆ ئەم ئاخێزە بەکار نەهێناوە بەکاریشی ناهێنن چونکە هێزی نظامی
وەکو ئەرسەیەک لە مەبارەزە کە بە خەڵکی کوردستان تحمیل کرا هەر ئەم جمهوری ئیسلامیە بە فەرمانی خومینی خەڵکی کوردستانی تحمیل شەڕیان نەدەویست بەڵام ئەمە بۆیە چووە پێشەوە و بۆیە ئەچێتە پێشەوە کە جەماوەری خەڵک لە کوردستان و لە ئێران دژی کۆماری ئیسلامی دەستکەن بە ئاعتراض و بە مانگرتەوەی کە لەم ڕۆژاندا دەبین ئێستا ئەوە هەیە چی احتیاج بەوە هەیە هێزی نظامی بەکار بەرێت بەنابەرین بە دەلیلی ئەم سیاستە ئەوە کاملەن بیانویە معلومە بۆ خۆشیان چاکەزانن کە ئەم هێزە فعلان لە حاڵی حاضرە بەکار نهاتووە کاری نظامی لەو دیوی سنوورەکان و نەکردو ئەمە یەک دوو بەشێکیشی جگە لەو سیاسەتە عمومیە کە ئێمە بوومانەوە کۆمەڵە بەشێکیشی نابەت تەعهوداتێک کە هەمانە و تاوافقاتێک کە هەمانە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمە بارها ئێعلاممان کردووە لە هەرێمی کوردستان ئێمە نابینە شوێنێک جریانێک کە مشکلات بۆ خەڵکی هەرێمی کوردستان پێک بێت و ئەوەشمان ڕعایەت کردووە و ئەوەشمان ڕعایەتیشی دەکەین ئەوەی کە کۆماری ئیسلامی دەیکات بە تۆری واقعی هەوا کە ئەزمکردی دەگەڕێتەوە بە ئەو سیاستانە کە هەیەی بۆ سیاستانە کە دەدو هیچ پاساویی نییە ئەگەر گەرێکیە مەسەڵەن فعالەتی سیاسی بپشڕێنێت فعالەتی سیاسی نەبە ئەو بە هیچ هێزێکی تریش نابچڕێت زۆر ڕۆشنە فعالەتی سیاسی جریاناتی سیاسی وەلەوانە کۆمەڵە بەشێکی زۆری لە دەروی وڵاتە هەر ئێستا لە وڵاتانی ئوروپایی و ئەمریکایی ئەندامان و کادرەکانی کۆمەڵە ڕاگەیاندنیان هەیە کۆنگرە دەگرن کۆنفرانس دەگرن سمینار دەگرن کۆبوونەوە دەکەن و نەشریە دەنە دەرەوە چۆن ئەتوانێت بەری پێ بگرێت ئایا کۆماری ئەتوانێت هەڕەشە لە فەڕەنسا و ئینگلستان و ئاڵمان و ئەوانە بکە لەخۆ لەوانەیە بڵێ دەستم پێ ناکە خۆ موشەکەکانت دەگای بۆ موشکیان پێونانی ئەمانە هەمووی بیانووە بۆ ئەوەی کە ئەرزم کردی ئەو مەبەستە سەرکیانە یەکێکیان بەرپشدانەوەی ئەترازاتە و ناتەوانی لە جوابدانەوە بە ئەترازات جگە لەوە مەسئلەی دەسەڵات پێداکردن و ئەحیانەن مشکلاتێک بۆ حکوومەتی هەرێم و بۆ خەڵکی کوردستانی عێراق وجود ئەو مەبەستانە ڕچاو دەکات وێلا ئەوانی تر هیچ مەبنایکی نییە و هیچ پاساویکی بۆ نیە. بەڵێ کاک جەماڵ یەک پرسیاری تر هەیە ئەو جۆری کە بیستراوە کۆماری ئیسلامی داوای کردووە کە هێزە سیاسیەکان چەک کرێت واقعاً ئەمە چەندە جددیە چەندە ڕاستە؟ زۆرتر بەبڕوای من ڕاستە کۆماری ئیسلامی داوای وای هەیە بەڵام ئەمە جێبەجێ نابێت ئەوە کە ئەرزم کردیوانە هێزێکن کە زۆربەی لەو ئوردوگایانە بەشییان خانەوادەکانن کە لە جەهەنەمی جمهوری ئیسلامی هەڵاتون هاتوون لەوێ نیشتەجێ بوون و پێشمەرگەیش حزوری هەیە و بۆ دفاع لە خۆی چەکی بەدەستەوە و فعالەتی سیاسی دەکات ئەوتۆ فعالەتی سیاسی ئەگەر لێوێ بڕی خۆ کوردستان شاخ و دۆڵی زۆرە ئەم دۆڵنا ئەو دۆڵ ئەم شاخنا ئەو شاخ و بێجگەلەوە بەشی زۆری ئەو فعالەتانست لە دەروی وڵات جێبەجێ دەبێت وای کە عرضم کردی چۆن ئەتوانێت بەربەوانە بکەن بەڵام کاک ئەمیر یەک مەسئلەی زۆر زۆر مهم هەیە ئەویش مێژوویەکە کە کۆماری ئیسلامی و دەوڵەتی تورکیەش هیچ کات ئەرزشیان بۆ ئەو مێژووە دانەراوە ئەم مێژووە لە بینی خەڵکی کوردە و بە تایبەت خەڵکی باشوور و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە ئارەق و خوێن بە خەباتی نووسراوە ئەمانە بۆ خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات و بۆ خەڵکی کوردستانی باشوور معنای هەیە کاتێککە ویستویانە بەدەم یەکەوە بوون لەگەڵ یەک بوون هاوچارە نووس بوون و ئەم مێژووە ئەوە بە ئاسانی ناسڕێتەوە و هەروە بە ئاسانی لا نانژێت و هەر کەس بیەوەی بربەرەکانی لەگەڵ کات مەرگی سیاسی خۆی ئیمزا کرد بەڵام جمهوری ئیسلامی بۆی معنا نییە ئەرزشی نییە بۆیە مەسەڵەن داوایکی وا مەترحەکە داوایکی وا بێبنەما و بێپایە مەترحەکە کە عەرزم کردی ئەوەی کە بە فعالێتی نظامی دەگرێتەوە بیانووە ئەو هێزانە فعالێتی نظامیان نەکردووە و ئێستا بە لازمی نازانن بیکەن فعالێتی سیاسیشە کەس بەری پێ ناگیرێت
ئەو کۆماری ئیسلامی لەلایەک و دەوڵەتی تورکیە لەلایەک ئەگە بگەڕێنەوە بۆ سەر و قسانی پێشوم کتم مەبەستی ئەسلیان چییە بۆ دژایەتی لەگە دایانەوەی ئەو مەعنا بکوژن، دایانەوەی ئەو تاریخە بکوژن بسڕێنەوە، دایانەوەی ئەو ئەرزشە لە نێوبەرن، دایانەوەی بەربەرەکانێکە لەگەڵ ئەو هاوچارە نووسیە کە لە نێو خەڵکی کوردستان هەیە و بە بڕوای من لەو بابەتەوە بە ئاکامێک ناکەم. بەڵێ کاک جەماڵ پرسیارێکی ترم لەبەردەستە کە هاتووە ئەم پرسیارە زۆر جار لە خۆشم پرسیاوە دیارە شاید لە خۆشت پرسیارە کرابێت هەر کەس لە شاری خۆی خزم دۆ زیارفی ئەم پرسیارە زۆر جار هاتووە. پرسیارەکە ڕووی لە هێزە سیاسیەکانە لەوانە کۆمەڵش توێتی ئێوە زۆر جار بانگەواز دەکەن بۆ خەڵک بۆ یەکگرتن و هاوپشتی و هاوخەباتی. باشە ئەی بۆچی بۆ خۆتان یەک ناکرن؟ ئەمە پرسیارەکەیەتی. ئەو دیارە احتماڵاً مەبەست یەکگرتن مەزوری هاوکاری بێت چونکە یەکگرتن ناکرێت یا باشیش نییە بکرێت بەڵخەرە کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی ئەوەیە چین و بەرژەوەندی جۆر بەجۆر و قازانج و بەرژەوەند و چزانم میل و بۆچوونی جیاوازی تەدایە باش وایە کە حسابی جۆر بەجۆریش هەبن مەبەست هاوکاریە تا ئەو جێ بە مەسەلە هاوکاریە بەڕاستی خۆ کراوە لەو ماوەیەدا ئێمە لەگەڵ لایەنەکانی تری کوردستان لایەنەکانی چالاک لە ساحەی سیاسی کوردستانە بە شێوەگەرێکی جۆر بەجۆر پەیوەندیمان بۆ ئرتباطمان بۆ هاوکاریمان کردو ئەوانە هەر ئێستاش بەردەوامە بەڵام ئەگەر مەبەست ئەوەیە کە بۆ لە شوێنێکا کۆنابنەوە بەڕاستی ئێمە ئامادەین ینی ئەوە بۆ تەبلیغات ناڵم کاک ئەمیر و ئەحیانەن هینیش مەبەستم ئەوە نییە کە لێرە شتێکی غێرواقعی بەرجەستەکەم بەدڵ ئێمە ئامادەین وەکو کۆمەڵە ئامادەین لەگەڵ لایەنە سیاسیەکانی چالاک جیاوازەوەی کە بەرنامەمان جیاوازە تێڕوانینمان جیاوازە ئەویش دلیلەکەم باسکە لەو کۆمەلگایە شتی وە هەر زۆر تەبیعیە لە بەرچاوی ئەستراتیژیمان جیاوازە بەڵام ئێستا بۆ ڕاپەڕاندنی ئەم بزوتنەوەیە لە قۆناغێکە و بۆ قۆناغێکی تر دوایش باسی دەکەم چییە ئێمە ئامادەین لەگەڵ ئەحزابی تر بێ جیاوازی بە پێی پلاتفۆرمێکی کاتی دیاری کراو ئێمە ئامادەین بەشماڵی خۆم ناوەندێک شوێنێک سازمان بدەین کە هەموو کەسێکی تێدا بێت نابێت کەسێک وەلا بخرێت وەلاخستن معنای تەفرەقەیە معنای جیاییە و ئەمە مشکلاتی دوایەکەی دروست دەبێت ئێمە بۆ ئەوەی کە دواهات لە داهاتووی کوردستانە و لە داهاتووی تەغیر و تحولاتێکە لە کوردستانە دێتە پێشەوە بۆ ئەوەی کە لەگەڵ ئەگەری نەخوازرا و ڕوبەڕوونەبین ئێستا ئیمڕۆ دەمانەوێت هەمووی ئەوانە هەموو ئەو حیزبانە لەژێر پلاتفۆرمێک بێن و ئیمزای بکەن کە لەو مەقتەعەدا کوردستان بە سەلامەت لە نقطەیەک و دەچێت بۆ نقطەیەکی تر بەڵام تۆ تەسەور کە ئەگەر هەر حیزبێک بە هەر دەلیلی حاضر نەبێت لەگەڵ ئەوی تری بکات ئەوە خۆت بە خۆت پێک نایێت بەڕاستی و ئەوە تەفرەق و جیاوازی و ئێمە نامانەوێت ببێن بەش لەو تەفرەق لەگەڵ هەموو کەسێک ئامادەین و حاضریشین لە شوێنەکە خاڵی ڕۆشنەوە ئەو جەهەتە پێک بێت ئەمە مهمە بۆ داهاتوی کوردستان من نامەوێت ئەو قسانەیە کە پێشوو کردم بۆ ئالتەرناتیو ئەمانە کاریان چییە ڕاستە کوردستان هەندێک تایبەتمەندی هەیە بە نسبەتی ئەوزا هەر بۆیە قسەیش دەکەم تایبەتمەندی هەیە بە نسبەتی ئەوزا لە ئێراندا ئەویش وجودی حیزبەکانە حیزبی مسلحیشن بۆیە پێم وایە کە ئەم تایبەتمەندیان ئەو ئیجازە بە ئێمە ئەدات کە تا ئەم حیزبانە بتوانن ڕێگە خۆشکەر بن بۆ ئەوەی کە لە سبحینێ دەسەڵاتی جەماوەری لە کوردستانە ڕێگە خۆشکەر بن بۆ ئەو ئالتەرناتیڤە کە لە پێشا قسەمان کرد بۆ ئەو ئالتەرناتیڤە جەماوەریە بۆ ئەوەی کە جارێکی تر جارێک خەڵکی کوردستان خۆی حاکم بێ بەسەر سەرنوشتی خۆیانە نە ئەم حیزب و ئەو حیزب ئێمە بۆیە یەکێک لە ماهیەتەکانی و یەکێک لە ناوەڕۆکەکانی و یەکێک لە بە دەرس وەرگرتن لە ئەزمموی
خەباتی خەڵکی کوردستان مەسئلەی دەسەڵاتدارەتی جەماوەریمان مەترح کە لە دەسەڵاتدارەتی حیزبی نەمێنێت و حیزب و دەسەڵات دەبێ ڕێگە خۆشکەری ئەو دەسەڵاتە جەماوەریە بێت ئەوەی کە ئێستا ئێمە دەیڕین باتەوە بەم تایبەتمەندیە کە هەیە لە کوردستانە دەمانەوێت بۆر ئەوەی کە ڕێگە خۆش بکەین بۆ دەسەڵاتی جەماوەری و خەڵکی کوردستان بە ڕێکخراوەکانی خۆیان بتوانن چارەنووسی سیاسی خۆیان دیاریکەن بۆیە ئەمڕۆ بۆ تایبەتمەندی و پێمان وایە کە حیزبەکان دەتوانن و دەبێت دروستیشە لە شوێنەوە ئەمە بۆ لە شوێنێک بە پلتفۆرمێکی ڕۆشن بۆ ئەو جەهەتە بۆ تەقویەتی ئەو بزوتنەوەیە بۆ تەقویەتی ئەو ئالتەرناتیڤە بۆ جێخستنی ئەو دەسەڵاتی جەماوەریە بتوانن لە دۆریە کۆبنەوە و بتوانن بە ئەنجامی بکەین. بەڵێ کاک جەماڵ من دەدە خەشم زیاتی وەرگێت بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکەمان 5 دقەماوە پرسیاریش زۆرن من مەجبورم کە دوایین پرسیارە لێ بکەم داوای لێبوردن دەکەم ئاخرین پرسیاریشم لە بابەت قۆناغەکانی تری ئەم ئاخێزەیە بە بڕوای ئێوە کاک جەماڵ کامانن ئەو قۆناغانە کە دەبێ ئەم ئاخێزە بیپێوێ بۆ ئەنجامی گەیشتنی ئاواتەکانی کۆمەڵانی خەڵکی ئێران. کاک ئەمیر بەڵێ وا دەکەم بە پەلە مێش قسە دەکەم لە قسە باسەکانی ئەم شومانە من باسی مەترسیەکەم کرد مەگەر جال هەبێ باسی بکەم بە بڕوای من ئەوەی کە دەڵێن ئەم ئاخێزە خەریکە بەوە دەڕوات کە بتوانێت لە نێو خۆیدا ئەو پتانسیل و زەرفێتی تا ئێستا نیشان داوە کە ئالتەرناتیڤ و خۆی دروستکات بەڵام مەترسیەکە چی؟ مەترسیەکە ئەوەیە کە ئەگەر بێت و درێژە پێدا بکات ئەم ئومیدوارم وابێت و ئەم ئالتەرناتیڤە وردە شکڵ بگرێت قەوارە پێدا بکات ناونیشان پێدا بکات و بتوانێت خۆی جێبکات وتمانە بەدەست بێنێن و بتوانێت جەماوەری خەڵکی ئێران و کوردستان بتوانێت ئێحتمادی پێ بکەن و بیناسن تو بڵێ هەروە بە ئاسانیش جەریاناتی زلهێزەکانی سەرمایە و هەروەها لە ناوچەدا هەوا بە ئاسانی لێگەڕن ساڵی 57 کاک ئەمیر تۆ لەبیرت نایێت بەڵام من لە بیرم دێت ئەگەر بێت و ئەو شۆڕە شۆڕاپەڕینە درێژەی بکێشایە لەوانە بوو ئەو ئالتەرناتیڤە شکڵ بگرێت نیان هەشت بۆ بەرگرتن بۆ ئالتەرناتیڤە هاتن ئەکسی خومینیان لە مانگا دۆزیەوە دووربینەکان و ئەوانە چوونە پشتەری وەزیلیان کە دۆ هێنایاندانەوە تەحمیلیان کە بەسەر ئەو خەڵکەدا ئایا نابێ فکر لە شتی وا بکەینەوە بۆیە یەکێک لەو مەترسیانە هەیە ئەوەیە کە تاکید دەکەمەوە کە دەبێت لە بەرچاوی بگرین و حرەکەتەکەمان ئەم ئاخێزە کە باسی قۆناغەکانی دوایە کرد لە تەداومی خۆیدایە و شکڵگرتی ئەو ئالتەرناتیڤە لە نێو خۆیدایە و ئیجازە نەدرێت بەوەی کە بە شێوەگەرێکی جۆر بەجۆر لە ترسی ئەوەی کە ئەم ئالتەرناتیڤە شکڵ بگرێت چونکە ئێران وڵاتێکی مهم بۆ دنیای سەرمایە و لە دنیای ئیمڕۆژدا سەرمایە ئاوا لە یەک ئاڵاوە دەرنەتیجە ئەوە بە ئاسانی لەو مەسئلە خۆش نابن من نامەوێت لێرە نیگرانی دروستکەم بەڵام دەمەوێت یەک دانە مەترسیش بخەمە ڕوو و هەمومان و بە تایبەت کۆمەڵانی خەڵک هەروەها ئەو ڕێبەرانە ئەو فعالینەکە لە ناوە هەن و ئێستا خەریکن مبارزە دەکەن بۆ شکڵدان بۆ ئالتەرناتیڤە و سبحینە ئالتەرناتیڤی ئەو کۆمەلگایان دەبێ متوەجی ئەو مەسئلەیە ببین و بزانین و هەر لەستۆ ڕێگەکارەکانیان ببینینەوە مەسئلە ئەوەیە کە ئێمە خوازیاری حمایەتی جامعی جەهانی هەین دیارە جامعی جەهانی دەبێ حمایەتمان لێ بکات و دەبێت تلاشکەین ئەم حمایەتە هەرچی ئەم پشتیوانیە هەرچی زۆرتر بەرینتر بێت بەڵام دەخالەتکردنی دەگوازێتەوە بازێک بۆ دەخالەتکردن و سناریۆ جۆر بە جۆر دروستکردن بۆ ئەوەی کە بەر بەو شکڵگیری ئالتەرناتیڤە بگرن بە پەلە بە شتێکی بکەێنن تا ئێستا ئەوان خوازیاری مانەوەی کۆماری ئیسلامی پیان وایە ئەوە بە قازانجیانە نگەرانن لە داهاتوەکە بەڵام ئەگەر بگاتە مەقتەیە کۆماری ئیسلامیش نەتوانێت ئەم هێزە ئەم ئێترازەتە جەماوەری بێتەوە و نەتوانێت دەسەڵاتی خۆی بپارێزێت دەبێ نگەرانی ئەوە بین کەوان لە فکردا ئەوە دەدەبن کە بەر بە شکڵگرتی ئەو ئالتەرناتیڤە لە ناوخۆی ئەم هێزە لە ناوخۆی ئەم ئاخێزە جەماوەریە بکرێت ئەمە مەترسیەکە کە دەبێت لە بەرچاومان بۆیە ئیدامەی ئەم مبارزەیە
و پەرسەندنی ئەم مبارزەیە هەرچی جەماوەریتیکردنی ئەم مبارزەیە ئەرکێکە ئیمڕۆ لەسەر شانمانە بتوانین ئەو ئالتەرناتیڤە هەرچی قایمتر و محکەمتر پێ بێت. بەڵێ زۆر زۆر سپاس کاک جەمال بزرگپور ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا بۆ کە بەشداری ڕاستەوخۆی دووزەنی کۆمەڵی بووی. سپاس بۆ وڵامەکانت. بگورە داوای لێبوردن دەکەم کاتی بەرنامەکەمان کەم بوو بەڵام پرسیار زۆر بوو لە مەجالی کێدا حتمما پەیوەندی پێوە دەگرین کاک جەمال. ناخواش دەکەم سپاس دەکەم سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەران حوسڵەدان کە منی تۆزە زۆر قسەم کرد داوای لێبوردنەکەم بە سورەت ئەواتم سەرکەوتنە و هیوام خۆشیتان. زۆر سپاس کاک جەمال. بەڵێ بینەرانی خۆشەویست هەر ئێستاش من چەند ویدیۆیەکم دیکە لە چەند شاری ئێران بەتایبەت کوردستانی لە چەند شارێک خۆپیشاندان و ناڕەزایەتی هەروە بەردەوامە. بردننی کۆماری ئیسلامی بەرەو زبڵدانی مێژوو دەبێ هەنگاوی یەکەم بێت بۆ بنیاتنانی کۆمەلگایە کە تێیدا دابینبوونی ماف و ئازادی و یەکسانی تەواوی ژنان و پیاوانی تێدا ببێتە پێویستێکی بنەڕەتی بۆ دامەزرانی کۆمەلگایەکی سوسیالیستی کە ئاکامەکەی سڕینەوە و ڕێشەکێشکردنی چەسانەوەی یەکتری کەسەکانە. سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون هەر بژین و سەرکەوتن. داد هەروەری ناچێ لە یادم ئەو دەمەی من بوو لە تێنان هەر هەوڵەدام بێکارێکم من لە ژێری حکمی ناداد هەروەری و بەشخۆران وا دەیڵێمەوە دەنگ هەڵبڕن بەرنەوە شەقامەمنان بەشمێنەتی نابێ ئەمەد زیمان پرکار بە ڕەنج کێشان بۆ شکۆی چەلادەکان ئەی هەوڕیانی ڕەنجگەران بێنەوە مەیدانی خوێنخان ئێمە هەموو بۆ یەکتری دەبینە هێز و پشتیوان دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان